دوو جار بیر بکەرەوە لەگەڵ یادگار. ئایا سەردانەکەی سەرۆکی هەرێم بۆ ئەمریکا کاریگەری دەبێت لە سەر نزیک بوونەوە لە دەوڵەتی کوردی یاخود دەوڵەتی کوردستان لە ڕووی دیپلۆماسیەوە تا چەندە دەکرێت سوود لەم سەردانانەی سەرۆکێک وەربگیرێت کە دەوترێت ئاڵای هەیە و دەوڵەتی نییە؟ ئایا ئامانجەکانی سەردانی سەرۆکی هەرێم چی بوون و تا چەندە ئەوەندەی دیارە ئەو ئامانجانە پێکراون؟ هەرێمی باشووری کوردستان تا چەندە تایبەتمەندێتی یاخود مقەوماتی بەدەوڵەتبوونی تیادا مەوجودە؟ هەمیشە دەوترێت کە باز دەگاتە سەر دەوڵەتی کوردی و ئەوانەی بە سەروەری هەژمارەکرێن بۆ بەرپرسانی کورد لە نێوان لایەنەکان هەمیشە حەسادەتێک هەیە کە هەموو کەس پێی خۆشە ئەو سەروەریە بۆ خۆی بێ و ئەشوترێت ئەگەر هی خۆی نەبێ پێی خۆشە کەمی بکات و ناشرینی بکات. هەر ڕەنگە لەبەر ئەمەش بێت کە لە نیوەی یەکەمی سەدەی ڕابردوو فایق بێکەسی شاعیر ئەڵێت کورد ئەبەد ناگاتە مەقسەد نۆکەری بێگانەیە دوودڵن پیسن لەگەڵ یەک بۆیەوە بێلایەنەیە میلەتێکن بۆ نەمانی یەکتری هەر هەوڵەدەن داخەکەم ورد و درشتی شێت و شەیدای عانەیە سەنعەت و عیلم و معاریف زەڕەیەک باوی نییە پیاوەتی لایەن بە تەنها چەفتە و جامانەیە میلەتی بێ عیلم و ئەخلاق چۆن بە ئیستیقلالەگا واسیتەی بەرزی و تەرەقی هیمەتی مەردانەیە. ئێمە لەم بەرنامەیە ئەوانەوێ بزانین تا چەندە هێشتا ئەم بۆ چوونانەی کە نزیکەی 100 ساڵ پێش ئێستا وجودیان هەبوو ئێستش وجودیانە بۆ ئەم بەرنامەیەم بە میوانداری چوار میوانی ئەزیزە لە دەستەڕاستم دکتۆر عەلی تەتەر ئەندامی سەرکردایەتی پارتی دیموکراتی کوردستان لە سۆرانەوە هاتووە بە خێراتنی دەکەم. هەروەها دکتۆر شوان عوسمان جەنابیشان لە سلێمانیەوە هاتوون بە هەمان شێوە ئەندامی ئەنجومەنی ناوەندی یەکێتی نیشتیمانی کوردستان بە خێراتنیەوە شەکەم لە دەستە شەپیشم مامۆستا ئەبوبەکر عەلی کە زیاتر بە ناوە ئەدەبیەکەی ناسراوە ئەبوبەکر کاروانی ئەندامی سەرکردایەتی یەکگرتووی ئیسلامی کوردستان بە خێراتنیەوە شەکەم هەر لە سلێمانیەوە تا ئێرە و کاک ئەحمەد عەزیزیش لە کەرکووکەوە هاتووە ماشەڵڵا میوانەکانمان هەمویان لە دەرەوەی هەولێرەوە هاتوون ئەندامی ژڤاتی نیشتیمانی بزوتنەوەی گۆڕان ئێوەش بەخێر بێن سەر و سەرچاوم. ئەزیزانم وەکو هەمیشە من یادگار فایقم ئەم شەویش بۆ ئەڵقەیەکی تازەی دووجار بیر بکەرەوە لە پایتەختی کوردستانەوە لەگەڵتانە بم و جێی خۆیەتی بە خێراتنی تەواوی ئەو میوانە ئەزیزانە بکەم کە لە زانکۆی لوبنانی فەڕەنسی لە شاری هەولێر لە بەشی یاسا و حەزوری تەشریفیان هێناوە بەخێر بێن سەرچاو بە پرسیار و بە دەنگدانیان بەرنامەکە جوانترەکەن کۆنتڕۆڵەکانتان ئامادە بکەن دەچینە لای یەکەم ڕاپرسی. پرسیارەکەمان ئەمەیە کەس دەست بە دەنگدان نەکات سوپاسدانەکەم. ئایا سەردانەکەی بارزانی بۆ ئەمریکا دەبێتە هۆی دامەزراندنی دەوڵەتی کوردی؟ بەڵێ ژمارەیەکە لەسەر کۆنتڕۆڵەکانتان نەخێر ژمارە 2 بڕیار نەدا و ژمارە 3 ئاگادارم کردنەوە دەست بە دەنگدان بکەن. فەرمون سی چرکەتانەیە؟ ئایا سەردانەکەی بارزانی یاخود سەرۆکی هەرێم بۆ ئەمریکا دەبێتە هۆی دامەزراندنی دەوڵەتی کوردی؟ بەڵێ نەخێر بڕیارم نەداوە. دەستان خۆش بێ و ماندوو نەبن. دکتۆر عەلی من بۆ پرسیاری سەرەتا و دەستپێک دێمە لای ئێوە. تۆ نوێنەرایەتی بە شێوەیەک لە شێوەکان نوێنەرایەتی پارتی دیموکراتی کوردستانەکەی لەم بەرنامەیە و واژووترێت سەرۆکی هەرێم هەم سەرۆکی پارتی دیموکراتی کوردستانە و وەکو سەرۆکی هەرێم سەردانی واشنگتۆنی کردووە. ئەوەندەی تو ئاگاداربی ئامانجی ئەم سەردانە چی بوو؟ ئامانجەکانی ئەهدافی ئەم سەردانە چی بوو و سەرۆکی هەرێم ویستی لەم سەردانەیە چی بەدەست بێنێت؟ بەنەوەی خۆی بەخشەندە و میهرەبان جەنابی سەرۆک تابێ پێشەوەی کە سەردانی ئەمریکا بکە لەگەڵ لایەنە سیاسیەکان دانیشتبوو ڕێی و بوو چوونی خەڵکەکەی وەرگرتبوو لەگەڵ چەند کەسایەتیەکی بەهێز لەوانەش ئەوانەی ساحب ڕێین وەکو مۆم جەلال و لایەنە سیاسیەکانیش دانیشتبوو ڕێی خەڵکەکەی وەرگرتبوو بوو ئەوەی کە لەو سەردانەدا چی لەگەڵ ئەمریکیەکان کە ئێمە دەزانین دەوڵەتی ئەمریکا وەکو زلهێزی یەکەم ئێستا لەسەر ئاستی دنیا بڕیارە گرنگ و چارەنووسسازەکانی بەدەستەوەیە بە تایبەتی لەسەر عێراق و ڕۆژهەڵاتینەوە ڕاستیش بۆیە جەنابی سەرۆک کە چوو ویستی ئەو کە بچێ کودەنگیەک هەبێت تابێ یەکەم خاڵی بەهێز لە چوونەکەیدا ئەوەیە کە ئەو شەندەی کە
هاوڕێتی بەرێزیان دەکا پێک هاتووە لە چەند لایەنێکی سیاسی باڵادەست ئەمڕۆ لە کوردستان وەلو وەکو مؤسسەیەکی حکومی چوون بەڵام لەوانە هەم دوو کەساتی بەرناسی کە یەکی کەنجێگیری سەرۆکی حکوومەتەوەی کە وەزیرێکە لە ناو کابینەی ئەمجارەی حکوومەتی هەرێمی کوردستان و سەر بە لایەنی یەکەتی نیشتیمانی کوردستانن و هەروەها وەزیری پێشمەرگەش بەڕێز مستەفای سەید قادر کە سەر بە گۆڕانە طبعا چوونەکەی بەم شێوەیە هێزێکی زیاتر بە شاندەکەی ئەمجارەی هەرێمی کوردستان دەبەخشێت لەگەڵ ڕابردوو تۆ جیایەکەیتەوە کە ئەوترات جاران زیاتر مۆرکێکی حزبی پێوە دیار حزبی پێوە دیار نەبوو لە ڕابردوو گازندەوە دەکرا کە بەشی زوری ئەو شاندەی کە لەگەڵ جەنابی سەرۆک سەفەری دەرەوە دەکەن بەشی زۆریان وەزیرن یا کاربەدەستی حکومین کە سەر بە پارتی دیموکراتی کوردستانن بەڵام ئەم جارە بەڕای من تەوازونێکی باشی پێوە دیارە ئەوەندەی ئاگاداری بۆی دواتر دێمەوە سەردانەکەی پێم بڵێ ینی ئامانجەکان چی بوون ئامانجەکان کە لە شاندەکەش دیارە ئامانجەکە چییە طبعا ئامانجەکان زۆر وازحن هەروەک کە بریت مەککۆرک یاریدەداری وەزیری دەرەوەی ئەمریکا بوو کاروباری ڕۆژهەڵاتی ناوەڕاست ئاماژەی پێدا و هەروەها جەنابی سەرۆکیش لە چەندی دانیشتن ئاماژەی پێدا چەند خاڵێکی سەرەکی لە خۆی گرتبوو یەکێمیان مەسلەی مەترسی داعشە بۆ ڕوبەڕووبوونەوەی داعش و نەهێشتنی داعش و دوورکردنەوەی مەترسی و هەڕەشەی داعش بوو سەر کوردستانە دووەم مەسلەی پرچەکردنی پێشمەرگە ئێوە دەزان بۆ ڕوبەڕووبوونەوەی داعشمە پێویستیمان بەچەکە بۆ بەرگریکردن و پاراستنی خاکی هەرێمی کوردستان پێویستیمان بەچەکە ئەمە داعش پرچەکردنی پێشمەرگە سێەم ئێمە کاکە تووشی قەیرانێکی مرۆڤی و ئینسانی زۆر گەورە بووینە لە هەرێمی کوردستان ئەویش هەبوونی 1.5 ملیۆن پەنابەر ئاوارە لە هەرێمی کوردستان ممکنە لە مستەقبەلدا ئەوە دەبیتە مەترسیەکی جدی بەسەر هەرێمی کوردستان هەم لە ڕووی ئابووری هەم لە ڕووی ئەمنی فەراغێکی ئەمنی دروستەکە هەم لە ڕووی ڕەنگە هەندێک گۆڕانکاری لە پێکهاتەی دیمۆگرافیش لە هەرێمی کوردستان ئەوە خاڵێکی دیکە خاڵی سێەم خاڵی چوارەم خاڵێکی دیکە لەگەڵ ئەو بڵێن ئەزمە مالیەی کە لە هەرێمی کوردستان دروست بووە لە ناوچەکەدا دروست بووە بەشێکی ینی لە بەهۆی ئوفتی نەوت بووە دابەزینی سعری نەوت بووە ئەوی دووەمیش ئەو دوورپێچەی کە لەسەر هەرێمی کوردستان لەلایەن حکوومەتی عێراق دروست کراوە خاڵی دیکەی گرنگ ئەوەیە پەیوەندی نێوان هەرێمی کوردستان و حکوومەتی ناوەندە ئەوە خاڵێک لە خاڵەکانی هەرە گرنگ بوو کە لەوێ دەوڵەتی کوردی لەمە جێندایە وجود لە خاڵی ئەو خاڵێک کە باسم کرد لە مەسلەی پەیوەند طبعا ئەمە خاڵێکی نەگۆڕە بەنسبەت ئێمە پرەنسیپێکی نەگۆڕە استراتیژیەتی ئێمەیە لە مازانین بەنسبەت هەرێمی کوردستان و بەنسبەت بەرپرسانەوە بەڵام سەردانەکەی سەرۆکی هەرێم لە بەرنامەیە هەبووە کە سەرۆکی هەرێم باسی سەربەخۆی باسی دەوڵەتی کوردی بکە زۆر بە کورتی وەڵام بێتەوە بۆی جەنابی سەرۆک لە هەموو دانیشتنەکانیدا لە هەموو سەردانەکانیدا باسی مافی چارەی خونووسین وەکو حەقێکی پیرۆز و پارێزراوی کورد دەکات دکتۆر شوان دێمە لای جەنابتان ئەوترێت لە ماوەی ڕابردوودا سەرۆکی هەرێم 4 جار سەردانی ئەمریکای کردووە لە 29 دەی 2008 11 12 2009 4 2012 و دوجاریش 2 5 2015 سوودی ئەم سەردانانە بۆ کورد و بۆ هەرێمی کوردستان و بۆ تاکی کورد چی بووە ینی ئامانجی خۆی پێکاوە بەڵێ شەوتان باش من پێم وایە ئەو سەردانانەی جەنابی سەرۆک بۆ وڵاتە یەکگرتوەکانی ئەمریکا و بە تایبەتی ئەم جارەشان پێم وایە سەردانەکەی تایبەترە لە سەردانەکانی تر بە حکمیەوەی کە پێشەوەی بچێ سەردانی بەشێک لە حیزبەکانی کردووە و سەردانی جەنابی سەرۆک مامجەلالی کردووە لەگەڵ بەشێک لە برادرانی مەکتەبی سیاسی یەکێتی نیشتیمانی کوردستانیش دانیشتووە و هاوکات لەگەڵەوە لەگەڵ جەنابی کاک نۆشیروان و لەگەڵ حزابەکانی تری سیاسی کوردستانیش قسەی کردووە و وەفد لەگەڵ خۆشیدا وەکو کاک دکتۆر باسی لێوە کرد و چەند کەسایەتێکی دیاری نێو یەکێتی نیشتیمانی کوردستان و بزنەوەی گۆڕانیشی لەگەڵدایە ئەمە پێم وایە گۆڕانکاریەکە لە پێکهاتوو لە جندای وەبەکە لە سیاست و لە تێڕوانین و لە هەمان کاتیشدا شتێکی تریشەیە کار وەکو ئەم ڕۆژە جەنابی جێگری سەرۆکی هەرێمی کوردستان ئاماژەی پێکرد کە تاکە جارەوە بزانم جەنابی سەرۆک تەخویلی کە هەموو دەسەڵاتەکانی خۆی دەکە بۆ جێگرەکەی کە لە بەرەکانی جەنگ لە پێشمەرگە لە ئیدارە لە هەموو شەکانی تر تاواکو دەگەڕێتەوە بەڵێ هەروەکو خۆشی لە پەیوەند لە لقاکی تەلەڤیزیۆنیدا ئاماژەی پێکرد ئاماژەت بەوە داوتت لەگەڵ مامجەلال سکرتێری گشتی یەکێتی نیشتیمانی کوردستان و لەگەڵ ئەندامانی مەکتەبی سیاسی یەکێتی نیشتیمانی کوردستان کۆبۆتەوە تۆ ئەندامی ئەنجومەنی ناوەندی ئەوترێت ئەنجومەنی ناوەند پەرلەمانە بچووکەکەی ناویەکێتیە تا چەندە سەرۆکی هەرێم باسیەوەی لەگەڵ مامجەلال باسیەوەی لەگەڵ
مەکتەبی سیاسیەکێتی کردووە کە باس لە دەوڵەت و سەربەخۆیی دەکات. گومان لەوەدانێ بارودۆخی بابەتی هەرێمی کوردستان بە شێوەیەکی گشتی لە دۆخی سیاسی لە دۆخی اقتصادی لە پێکاتی جوگرافی لە بارودۆخی لە مقاوماتی ئیداری لە هەموو پێکاتانێک هاتوونەتی پێش لە شەڕمان لەگەڵ داعش لە ڕۆڵی پێشمەرگە لەسەر ساحەی دەولی و بەرەنگاربوونەوەی داعش و لە شکاندنی و تەلیسمە گەورەی داعش ئەمە وای کردووە کە واقعێکی نێودەوڵەتی بێتە پێشەوە وەکو راپۆرتی کە دەستگای گشتی کاروباری دەروی ئەمریکا ئاماژەی پێکردووە هەموو هۆکارەکانی دروستبوون و هەموو مقاومەتەکانی دروستبوونی دەوڵەتی کوردی تا ڕادەیەکی زۆر هاتوۆتە پێش. دێمە سەر وەڵامی پرسیارەکەت. بێگومان پێش سەفەرکردنی جەنابی سۆرۆک بۆ ئەمریکا و هاتنی بۆ لای جەنابی مام جەلال و برادرانی ئەندامانی مەکتەبی سیاسی و قسەکردن لەم تەوەرە بێگومان یەکێک لەو خاڵانێک کە باسی لێوەکراوە مەوزوعی قسەکردنە لەسەر پشتگیری ئەمریکا و بەدەستێنانی پشتگیری ئەمریکا بۆ دەوڵەتی کوردی. سپاس دەکەم دکتۆر. بێگومان من دێمە وڵاتان. مامۆستا دووبارە بەخێر بن. تا چەندە هەرێمی کوردستان یاخود باشووری کوردستان ئەتوانێت سوود لەم سەردانانە ببینێت و تا چەندە بە پێی شارەزایی تۆ لە مێژوو و لە وڵاتان و لە تاریخی وڵاتان ئەم سەردانانە کاریگەری هەیە لەسەر ئەوەی کە میلەتێکی گەلێکی هەرێمێکی بێدەوڵەت بێ بە خاوەنی دەوڵەت. بەناوی خۆی گەورە من پێم وایە هەموو شتەکان بە ڕێژەی سوودیان هەیە ئەگەر بێت و ئێمە خاوەنی پرۆژەیەکی نیشتیمانی نەتەوایەتی سازان لە سەرکراوی چوارچێوەداری ڕوون و ئاشکرا نەبین کە هەمومان لە چوارچێوەیە ڕۆڵ و ئەرکمان دیاری کراوبین. ئەم سەردانانە گرنگن بە بەراوردی کورد کە ڕۆژ بوو ئێمە تەنە یعنی کارمەندێکی هەواڵگری وڵاتێکی دنیای پێشوازی لێکردین گرنگە تەنانەت بە نسبەت هەتا سەر دوای ڕاپەڕین و ئەم جۆرە شتانە بەڵام ئەگەر بەکرانەوەی دنیاش سەیریکەین بەو گۆڕانە گەورانە بەسەر خودی قەزی کوردی ئەوانە شەهاتووە لە ڕاستیە ئەبێ خۆمان ئەم سەردانانە گەورەکەین خودی سەردانەکان گەورە نین. ڕاستە گرنگە تۆ سەرۆکی زلهێزێکی وڵاتانی پێشوازی لە سەرۆکی هەرێمی کوردستان بکە و تا ڕادەیەکی زۆر سەرۆکی هەرێمی کوردستان لە زۆر لە سەردانەکانە وەکو سەرۆکی دەوڵەت مامەڵی لەگەڵاکەن ئەمە گرنگە. بەڵام چۆن ئەمانە ببن بە حەڵقەیەکی تەواوکردنی کەڵەکەبوونێکی مێژووی بۆ بەدیهێنانی خواستە گەورەکەی ناسیۆنالیزمی کوردی کە دروستکردنی دەوڵەتی سەربەخۆیە وەکە بیناکردنی نەتەوەی لە هەرێمی کوردستانە ئەمێنێتەوە ئەوەی کە ئەم سەردانانە کە دێنەوە بۆ ناو خاکی نیشتیمان کە دێنەوە چوارچەوەی دام و دەستگا نیشتیمانەکانی خۆمان کە پەیوەندی حیزبەکانمان جارێکتر هەڵەسەنگێنینەوە چەند ئامادەگی و بەرهێنانی سیاسی ئەمانەمانتیایە و لەناو خۆمانە هێز و ورە و هیمەت و گەورەیمان پێبەخشێ و بەرچاوڕوونی زیاترمان پێبەخشێ و ئێمە والەیەکە ئەو سەردانانە تەوزیف بکەین ئەو سەردانانە ئەبێت لە هەرێمە تەوزیف کرێنەوە کورد هەمیشە خاوەن ورە بووە کورد لە هەرێمی کوردستان هەمیشە ورەی بەرز بووە حیزبەکانمان لێیان پرسە بڵێ دەوڵەت دەڵێ لە ڕێیە با باسی ناوخۆ نەکەین لەسەر ئاستی دەرەوە هیچ سوودیان هەیە ئەکرێ استیفادەیان لێ بکرێ ئەکرێ پاڵپشی لەم ڕێگەیەوە کۆ بکرێتەوە. زیچی پێش هەموو شتێ ئەگەر باز لە دامەزراندنی دەوڵەتی کوردستان بێ بڕیاری دروستکردنی دەوڵەتی کوردستان بە تایبەتی کوردستانی باشوور پێش هەموو شتێ بڕیاری بزوتنەوەی نەتەوایەتی کوردستان لەم بەشە خەڵکی کوردستان گەلی کوردستان دام و دەستگاکانی هەرێمی کوردستانە بڕیاری گەلی کوردستانە. ئێمە کاتێ خۆمان خاوەن بڕیار بین بە بڕوای من زۆربەی ئەو بربەستە بابەتیانی لە قۆناغی ڕابردووە ڕێگەر بوون لە دروستکردنی دەوڵەتی کوردی و کە کردبوومان بەخەون کە ئێستا ئەگەر ئەمانجی سیاسی بێ زۆربەی ئەو بربەستە بابەتیانە نەماون ناڵم سەرجەمیان بە زۆربەیان ئیسلامی لەم سەردانە پرسان پێکراوە پێتان وتراوە باسی بەڵێ لە کۆبوونەوەی چوار حیزبەکانە بەڵام وەفدەکەی ئەمریکا کەلێنێکی تیا بوو مادام ئەندامێتەکە شۆڕ بوو بۆ سەر هەندێ ئاست و هەندێک تەوازونات بە بڕای من ئەگەر ئیسلامیەکیشی تیا بوو یا پێگەی لە حکومەت یا پەرلەمان مانایەکی جوانتریە بوو مانایەکی بەهێزتریە بوو بە بڕای تۆ بۆ تیای نەبوو. ئەو پرسیارە ئاراستەی سەرۆکایەتی هەرێمەکەین با جوابی ئیسلامیەکان و ڕایگەشتیش بات. هیوادارن سەرۆکایەتی هەرێم گوێی لێ بێ وەڵامتان ماتەوە. سوپاس مامۆستا. کاک ئەحمەد بەر لەوەی یا لە کاتی سەردانەکەی سەرۆکی هەرێم لە ڕاگەیاندنەکانە زۆر بە چڕی باس لەوە کرا بە تایبەت بۆن من ڕاگەیاندنەکانی پارتی دیموکراتی کوردستان و نزیک لە پارتی دیموکراتی کوردستان و بە ئەم ڕاگەیاندنەکان هەمویان ئەوترا کە بەشێکی زۆر باشی سەردانەکە تایبەتە بە قسەکردن لەسەر پرسی دەوڵەت و جیابوونەوە لە ئێران بەڵام وەکو دکتۆر ئاماژەی پێداوتی بۆ مەسەلی داعش بووە کارەساتە مرۆیەکان بۆ قەیرانی دارایی بۆ کە تووشمان بووە مەسەلەی پرسی پەیوەندیەکانی نێوان هەرێم و ناوەند بووە ینی بەزەقی باسی دەوڵەت نابینین بەزەقی نەمان بیستووە لە
بە دانیشتنەکەی سەرۆکی هەرێم لە ئەتلانتیک کاونسل کە نزیکەی سەعات و نیوێ پرسیار و وەڵام هەبوو و لە چاپێکەوتنەکەی لەگەڵ CNN تەنها ئەوە هەیە ئەڵێت ئێمە دەوڵەت یعنی شتێکە دەستبەرداری نابین و هەر ڕۆژێکی ئەعلانیەکەین بەڵام نە تاریخی دیاری کرد نە ساڵی دیاری کرد نە کاتێکی دیاری کرد ئێوە تێبینیتان چیە لەسەر مەسەلە و لەسەر سەردانەکە وا زۆر سپاس بۆ ڕێخستنی ئەو گفتوگۆیە ئێمە پێمان وایە دروستکردنی دەوڵەتی کوردی دامەزرانی دەوڵەتی کوردی ئامانجی هەر تاکێکی کوردە لە هەر چوار پارچەی کوردستان بێگومان من لە قسەکانی برای بەڕێز کاک دکتۆر عەلیەوە دەست پێکەم جەنابی سەرۆک پێشەوەی سەفەر بکە کۆبوونەوەی لەگەڵ لایەنە کوردستانیەکان کرد لایەنە سەرچیەکانی کوردستان باسی ئەجێندای ئەو سەردانەی کرد و یەکێک لە ئەجێندا سەرچیەکەی ئەو سەردانە هەڵبەت باسکردنی دامەزرانی دەوڵەتی کوردی بووە لەو سەردانە بۆ واشنگتۆن لە ئەمریکا کە دەیکا ئێمە وەکو بزوتنەوەی گۆڕانشاندی بزوتنەوەی گۆڕان بە ڕاشکاوی ڕاو بۆ چوونی خۆیان لەو ڕۆوە بە سەرۆک و ئامادەبووان ڕاگەیان بوو کە دروستکردنی دەوڵەتی کوردی پێویستی بە کاتە پێویستی بە زەمینە سازیە هێشتا دام و دەستگاکانی حکوومەتی هەرێمی کوردستان دەستگاکانی حکومڕانی لە هەرێمی کوردستان بەرلەوەی بینە سەر و باسە کاک ئەحمەد کە تایبەتمەندیەکان چین پێویستە چ مقەوماتێکە بێت چیتیا بێت لە هەرێمی کوردستان بۆی باسی دەوڵەت بکەین ئێوە وەکو بزوتنەوەی گۆڕان ڕازی بوون بەوەی کە سەرۆکی هەرێم لەو سەردانەیە باسی سەربەخۆی وجابوونەوە بکە یان وەکو لە قسەکان تا دەرەکەوێ پێتان وا بووە کە کاتی نییە ئێمە پێمان وا بووە کاتی نییە لەبەرەوە زەمینە سازی بۆ نەکراوە گەر ڕخسەتەوێ من بە کورتیشی بکەمەوە ئەنی تا ئێستا لەسەر ئاستی ناوخۆی کوردی ئەنی هەموو لایەنە کوردستانەکان لەسەرەوە ڕێک نەکەوتون کە تەوقیدێک دیاری بکرێ بۆ ڕاگەیاندنی دەوڵەتی کوردی و دام و دەستگاکانی حکومڕانی لە کوردستان بە شێوەیەک ئامادە نەکراون بۆی کە بتوانین ئیعلانی دەوڵەتی کوردی بکەینەوە لەلایەک لەلایەکی تر لەسەر ئاستی نێودەوڵەتی تا ئێستا ئێمە دەمانتوانیوە لوبیەکی کوردی نیشتیمانی نەتەوەی بەهێز دروستکەین کە زەمینە سازی بکە بۆ پشتیوانیکردن لە ڕاگەیاندنی دەوڵەتی کوردی هەروەکو بینیمان لەو سەردانە کە یەکێک لە تەوەرە سەرچیەکانی پشتیوانیکردن وە لە دامەزرانی دەوڵەتی کوردی پشتیوانیەکی ڕسمی ڕاستەوەری سەرەکی سەردانەکە یەکێک لە تەوەرە سەرەکیەکان باسکردن لە دەوڵەت بووە بێگومان وەزیری پێشمەرگا کە پۆستێکی حکومی هەیە لە ناوشاندەکە بەڵام بزوتنەوەی گۆڕانە لە پشکی بزوتنەوەی گۆڕان ئەوەندەی واگەدار بن و زانیاریتان بەدەستگەیشت بێ باسی دەوڵەتی کوردی لەگەڵ یاخود لەگەڵ ئەو سەرۆکی هەرێم و ئۆباما یەکتریان بینی و دانیشتون قسە گومان هەیە ینی گومان لەسەرەوە ئەکرێت تا ئێستا یەکلانە بۆ تۆ هیوادارم دواتر دکتۆر بۆمان یەکلا بکاتەوە ئەوترێت سەرۆکی هەرێم بە شێوەیەک لە شێوەکان بانگێشت کراوە لەلایەن وەزارەتی دەرەوە وەزارەتی بەرگریەوە کەمتر بانگێشت بە حکومیەوەی کە لە ئۆڤڵ ئۆفیسەیە ئۆفیسەیەلکەیەکەی کۆشکی سپی کۆبوونەوە ئەنجام نەدراوە لێرەیە لەگەڵ ئۆباما دانیشتن ڕوەدا عادەتەن وڵا هەڵبەت ئێمە بە پێ و زانیارانی بەدەست ئێمە گەیشتووە و زانیمانە لە کۆبوونەوەیان لەگەڵ جێگیری سەرۆکی ئەمریکا جۆ بایدن لە چوارچێوە دانیشتنەیە سەرۆک ئۆباما چەند دەقیقەیەک نزیکەی نیم سەعاتێک هاتووە بەشداری دانیشتنەکانی کردووە بەڵام یعنی بە فەرمی قەرار نەبوو دانیشتن هەبێت نەخێر باش دکتۆر تعلیقێک تەیە چکە پێمەڵێن وردە وردە کاتی ناو بڕا ئەگەر بە کورتی قسەکان خێر پێشەوەی کە جەنابی سەردانی ئەمریکا بکات دیار بوو کە جەدوەلی دانیشتنەکانی لەگەڵ کێن ئەگەر بە کورتی من باز بکەم بزانم مەسەن لە ئەوان برادرانی نازم کێ ئەگەر لە زانستە سیاسیەکە من ئەو شتە باشتر دەزانم مەسەلەی ئەوە قەراری سیاسی لەکوێ دەردەچیت لە ئەمریکاوانەی کە قرار بوو بین پێشەوەی جەنابی سەرۆک سەردانی ئەمریکا بکات قرار بوو باراک ئۆباما لەگەڵ جو بایدن یعنی هەم سەرۆک و هەم جێگەرەکەی ببینێ لەبەرەوەی کە وەزیر خارجە لەوێ نەبوو تونی بلینکن جێگەری وەزیر لەگەڵ جەنەرال جان ئالەنی دی لە وەزارەتی بەرگری هەم وەزیری بەرگری هەم جێگیری وەزیری بەرگری هەم سەرۆک ئەرکانی بینی هەم سەرۆکی فراکسیۆنی کوماریەکانی بینی میچ مەکدۆنێل و هەم هاری ریت سەرۆکی فراکسیۆنی دیموکراتەکانی بینی سەرۆکی لیژنەی کاروباری دەرەوەی بینی ئیجازە بدە بە جۆن مەکی سەرۆکی لیژنەی سەربازی بینی واتە کێ دەمێنیتەوە مرکزی قراری سیاسی لە ئەمریکا بێ کاکە ئەمریکا دەوڵەتێکی موسساتیە باراک ئۆباما بۆ چاخواردنەوە بە خێراتە ناچیت لای جەنابی سەرۆکدا بنیشتە ئەمە شتێکی پرۆتۆکۆلیە پێشەوەی بچی بەڵام ئەوترێت لە ئەجێندای کاری کۆشکی ئاماژە بە سەردانەکەی سەرۆکی هەرێم نەدراوە ئیجازە بدە ئەوە کاکە نە من نە ئەوە تەماشەی بەیاننامەی ئەوە بکە ئەمە دەقی بەیاننامەکە لە دەڵێ سەرۆک و بەیاننامەی کوێ بەیاننامەی ئەمریکی بەڵێ
کوێی ئەمریکا کاکە ئەوە بەیاننامەی کوشتی سپیە پاش سەردانەکەی سەرروک ینی بڵێن وەفدی هەرێمی کوردستان لەگەڵ حکوومەتی وڵاتی یەکگرتووەکانی ئەمریکا دەرچوە تابی من پێداچوونەوە بە نسخە ئینگلیسیەکەشم کرد بۆ ئەوەی دقیق بێ چونکە زۆر جار ئیجازە بدە ڕاگەاندنی ئێمە کاکە بۆ بەکر شتێکی جوانی باس کرد کاکە بۆ ئەو سایکۆلۆجیەتە تێک نەدەین ئەبێ ئێمە سوود لەو شتە وەربگرین لە جیاتی ئەوە شتەکە گەورە بکەین لە سوودی خۆماندا بشکێنەوە هەوڵ دەدەین لە قیمەتەکەی کەم بکەینەوە لێرە کە مەسەن ئەو دەڵێ سەرۆک و جێگر بە ئاشکرا بوو ناڵێ جێگر بوو ناڵێ جوبین دەڵێ سەرۆک و جێگر پشتیوانی خۆیان یعنی مەسەن دەڵێ پشتیوانی اینجا بە چی پشتیوانی خۆیان بۆ چیگەرەوە تەواوکەی پێشناو بڕەکە دکتۆر بەهێز و بەردەوام تەماشای دوو وشە هەیە هەم بەهێزە هەم بەردەوامە بۆ کێ بۆ هەرێمی کوردستان و بۆ گەلی کورد واتە دوو شوێن ئەوە دەکە بەڵام لە هەمان کاتیشدا ئەوەی کە زیاتر برادران گوتیان لێرە ڕەنگە سەر بەخۆی هەرێمی کوردستان ڕەت کرابیتەوە دەڵێ پابندبوونی ئەمریکا تەماشای ئەوە یەکەم پشتیوانە ئەو دوم پابندبوون یعنی وەڵتە التزامی ئەمریکا وڵێ ڕوو قانونی برادران باشتر دەزانن بۆ عێراقێکی چوون کاکە دوو وشە پێشی گرتنەکەی هاتووە عێراقێکی فدرال دیموکراتی یەکگرتوو دووپات کردەوە هەر وەک لە دەستوری عێراق ئاماژەی بوودرا زۆر سپاس دەکەم بەردەوامە بین لەسەرم گفتوگۆیە دوای ناوبڕەکە سپاسانەکەم ئەزیزانم ناوبڕێک وەرەگرین و دوای ناوبڕەکە لەگەڵ تەواوی میوانەکانم بەردەوامە بین لەگەڵ بینەرانی ئەزیز دووبارە سڵاوتان لێبێت لە بەرنامەی دووجار بیر بکەرەوە بەردەوامی لەگەڵتان تایبەتە بە سەردانەکەی سەرۆکی هەرێم بۆ ویلایەتە یەکگرتووەکانی ئەمریکا و تازە بڵێن گەشتی وڵاتانی ئەوروپاشی دەست پێ کردووە و قسە لەسەرواکەین تا چەندە ئەمە کاریگەریە بێ لەسەر دامەزراندنی ڕاگەیاندنی یاخود جیابوونەوە لە عێراق و ئەو لایەنانەی کە پەیوەستن بەم پرسەوە جیاواز لە جاران من بە پرسیاری میوانەکانم چکامی شەگلەیەوە کەنەڵێن کاتت پێ نەداین بۆی پرسیارەکانم بکەی بە پرسیاری میوانەکانم ئەچمە ناو تەوەرە سەرەکیەکانی ئەمڕۆمانەوە چینە لای کاک بەڕێز پرسیارەکە بکەیت سپاس بەڕێز ساڵاح لە لوبنانی فەڕەنسی بەشی ئیدارە قانون پێشێکی تێبینێکم لەسەر سەردانەکانی جەنابی سەرۆک لەم لەوە باسەکرێت کە سەردانەکان سەردانێکی ینی ئەوەی پێوە دیارە کە هەندێ بێ ئەمەلی پێوە دیارە ئەوە بۆ چونانە زیاتر ڕۆنە سەر بۆ چوونەکانی مایکل ڕۆبن بەداخەوە هیوادارمەوەنە ڕژبین نەبین پرسیارێکم بۆ کاگ شوان ئایا لەلای ئێوە وا باس کراوە کە دەوڵەتی ڕاگەاندنی سەربەخۆی کوردستان خەونێکی شاعیرانەیە ئایا هەر لەسەرەوە بەردەوامن پرسیارێکیشم بۆ کاگ ئەبوو بەکر لە تێستی بەرنامەکە وت و دەوڵەتی سەربەخۆ لە خەونەوە بوو بەڕاستی سپاس دەکەم کاک سدیق گەر مایکەکە بچێتە لای کاک سدیق زۆر باشە مایکەکەی لایە ئەکسەبێ ئەو مایکە بچێ بۆ لای کاک جیات بەڵێ کاک سدیق فەرموو سدیق بەکر قوتابی کۆلێژی یاسا قۆناغی دووەم پرسیارەکەم لە بەڕێز مامۆستا و بەکرە ئایا دەوڵەتی کوردی نەبەستراوەتەوە بە استراتیجەتی ئەمریکا یان بەرژەوەندیەکانی ئەمریکا لە خۆرهەڵاتی ناوەڕاست ئەگەر ڕۆژێک ئەمریکیەکان مەسەلەن لە خۆرهەڵاتی ناوەڕاست بەرژەوەندیەکانیان لەگەر کورد نەمێنێت ئایا پشتمان تێدەکەن وەک جاران یان درێژە بە کارەکانیان دەن لە بۆ سەربەخۆی کوردستان دەستەکانت خۆش بێت زۆر سپاس کاک جیات مایکەکەش بچێتە لای کاک پێشەوە لە ڕیزی کۆتایی جهاد علی قوتابیم لە قۆناغی دووەمی کۆلێژی یاسا زانکۆی لوبنانی فەڕەنسی وەڕای دەستخۆشم لە بەرنامەکە تا بەخێراتنی بەڕێزان دەکەم و پرسیارێکم لە کات دکتۆر حەلی هەیە ئەویش ئەوێ لە میانەی سەردانەکەی جەنابی سەرۆکی هەرێم لە بۆ وڵاتە یەکگرتووەکانی ئەمریکا لە ویلایەتی ڤێرجینیا لەگەڵ کوردانی دانیشتوای ئەم وڵاتە کۆبنەوەیەکی کرد لە وتەکانی یەک لە وتەکانی لە کۆبنەوەکەدا باسی ئەوەی کرد کە سەربەخۆیی کوردستان بەڕێوەیە و ئەو کاران ئەو کۆتوبەندانی کە زەحمەت بوون ینی شکاون ئەوەی ماوە کەم ینی شتێکی کەمە و ئینشاڵە بەدی دێ پرسیارەکەی تۆ چییە؟ بەڵێ پرسیارەکەی من ئەوەیە ینی باسی ئەوەی کرد لە سەربەخۆی کوردستان شاری کەرکووکی خۆشەویستیش لە خۆ دەگریست سەربەخۆی کوردستان من پرسیارەکەم لە کاک دکتۆر حەلی ئەوەیە ئایا وڵاتە یەکگرتووەکانی ئەمریکا تا چەند کاریگەریان دەبێت لەسەر حکوومەتی ناوەندی خۆڵ با بڵێن حکوومەتی عێراق بۆ ڕازیبوون لەسەر گەڕانەوەی شاری کەرکووک بۆ
بۆ سەر هەرێمی کوردستان کە هەرچی شاری خۆمانە بەست خوا لێرەدا کاک ڕخنێشم هەیە بەڕاستی وەکو تاکێک کاک یادگار لە بەڕێز یعنی لە بۆ ڕایگەشت وەکو کاک دکتۆر هەلی ئاماژەی کرد کاک دکتۆر هەلی ئاماژە بۆی کرد کە ئەم خواگەر کاتی ڕوون کرد بڕاتە بێ کاتی یاوەکان تەخۆی ینی کاتی سێ پرسیارە کرد خەمی ئەوە مەمە وەکو باس کراکە با بڵێن ئەمە هەڵسەنجێنی بە ئەرێنی نەک بە نێرێنی ئەم سەردانی زەنابی بەڵێ ئەوە باسێکی باینەکەی ینی بەرنامەکەی قسە لەسەر ئەواکەین زۆر بەچڵی و خۆش ئاگات لێبێ سوپاس دەکەم کاکە پێشەوە پێشکی زۆر سپاسکە یادگار بۆم دەرفەتە و بۆ ئامادەکردنی بەرنامەم پێشەوە بەشارەتی لە قۆناغی دوی کارگەری یاسای زانکۆی لوبنانی فەڕەنسی پرسیارێکمان بۆ کاک ئەحمەد عەزیز جەنابیان کە بارودۆخی ئێستا لەبار نییە بۆ دەوڵەتی کوردی پرسیارەکەم ئەوەیە لەم بارودۆخە باشتر کە ئێستا هەموو وڵاتانی نێودەوڵەتی چاویان لەسەر هەرێمی کوردستانە چی کاتێک بە باشتر دەزانن بۆ ڕاگەیاندنی دەوڵەتی کوردی سپاس دەکەم کاکە پێشەوا سپاس بۆ کورتی و پوختی پرسیارەکانتان گەروە بەردەوام بین زۆرترین کەس بەردەوام بەشداری ئەکات کاک دکتۆر عەلی لە جەناب لە تۆکرات دکتۆر شوان فەرموو ئەوەی سەبارەت بە ئەوەی دەوڵەت خەونی شاعر لەسەر قەولی خۆتانن بەڵێ هەر کاتێک مقەوماتی دەوڵەت نەبێتن بارودۆخەکە لەبار نەبێ پێکاتی ناوخۆت مقەوماتی ناوخۆت ئەگەرەکانی ناوخۆت سیاسەتی نێودەوڵەتی بارودۆخی نێخۆی هێزی پێشمەرگا بارودۆخی اقتصادیت هەر سێ سوڵتەی تەنفیزی و تەشریعی و قەزایت لەبار نەبێتن ناوخۆت لەگەر ئیقلیم لەگەر دەوروبەرەکەت ڕێک نەبێ دەبێتە خەونێکی شاعیرانە ئێستاکە بارودۆخ گۆڕایە بەڵام بۆکو یەکێتی نیشتیمانی کوردستان ئێمە یەکەم حیزبین دروشمی مافی چارێ خۆنووسینمان هەڵگرتووە زیاتر لە 90,000 کەس شەهیدمان هەیە تەنها وەکو شەهیدی سەنگەر و پارچە نییە لە پارچەکانی کوردستان شەهید یەکێتی نیشتیمانی کوردستانی تێدا نەنێژرابێتن و ئەمە هەمووی خۆی لە خۆیدا بەڵگەیە بۆ یەکێتی نیشتیمانی کوردستان نەک ئیش بۆ دەوڵەتی کوردی دەکە نەک خەونی پێوە دەبینی بەڵکو خەون بە کوردستانی گەورە و کوردستانی ئێستا لەلاتان خەون نییە دکتۆر نەک خەون نییە بەکوڵ بە پێچەوانەوە یەکێک لە کۆڵەگە ئەساسەکانی دامەزراندنی دەوڵەتی کوردستان دەبێ یەکێک لە پێگە ئەساسەکانی دەبێت یەکێتی نیشتیمانی کوردستان بێ لە ڕابردوودا و لە ئێستا و لە ئایندەش سپاس دەکەم دکتۆر مامۆستا ئەبوبەکر ئاماژەی یەکەم قسەی تۆ کردەوەی کەوتت لە خەونەوە سەبارەت بە پرسی دەوڵەت من پێم وایە ئاسایە شاعیر خەون ببینێ و شاعرە بێر خەون ببینێ و ئەرکی سیاسیە خەونی شاعیر بکە بە پرۆگرام و ئامانج و نەخشە و ئیشی بکە لە مەیدانە بەش بە حاڵی خۆم پێم وایە ئێستا ئەبێ ئامانجەکە لە خەون دەرچووە ئێستا ببێ بە ئامانجی سیاسی کە بوو بە ئامانجی سیاسی یعنی ئەمە نەخشە ڕێگای بۆ دانین تواناکانی بۆ کۆکەینەوە مرحلەی بۆ دیارەکەین و میکانیزمەکانی بەدیهێنانی ئێستا ئێمە لەو قۆناغەیەین و پێویستە دروشمی ناوەندی بزوتنەوەی جوڵانەوەی سیاسی کورد لەم قۆناغەیە لە فدراڵێتەوە بەرز ببێتەوە بۆ سربەخۆی ئەگەر لە فۆرمی کۆنفدرالی شابێ وە قۆناغی سەر باسی کۆنفدرالیش بڵێ کاک سەدیق پرسیاری ئەوەی لێکردی بەدوبارین دەوڵەتی کوردی نەبەستراوەتەوە بە استراتیژیەتی ئەمریکاوە بەستراوەتەوە یەکەم بە ئەو ئاڵوگۆڕانەی عێراق چی لە هاتووە سووریا چی لە هاتووە تورکیا چی لە هاتووە دەوروبەرەکە چی لە هاتووە کاکە ئێمە وەکو کۆیلەکانی ئەمریکامان لێ نەیە لە نێوەڕاستی سەدەی 19 ئازاد بوون قەنەعەتیان نەکرد و ئازاد بوون ئەگەڕانەوە بۆ باوەشی خاوەن ئاغاکانیان و هەر ژیانی کۆیلیانی نەکرد دنیا گۆڕاوە کورد لە قۆناغێکی ترایە با من یەک قسەی لەبارەی ئەمریکاشەوە بڵێم بۆ باز لەوە بکەین ئەمریکا یارمەتی ئێمە بۆ دامەزراندنی دەوڵەتی کوردستان ئەی بۆ ئێمە یارمەتی ئەمریکا نەدەین کە لێ پرسراوێتی کۆتاییهێنان بە عێراق بگرینە ئەستۆ ئەوی حراجی لە کۆڵ ئەمریکا بکەینەوە سپاس دەکەم دکتۆر عەلی کاک پرسیاری لێ خۆی جەنابی سەرۆک چەندین جار لە ئەمریکا باسی لە مەسلەی ڕێفراندۆم کرد تابێ ڕێفراندۆم لە ڕووی قانونی ئێوە دەزان بە مانای جودابوونەوە نییە نەک سەرپشتکردنی گەڵێکە لە دیارکردنی چارەنووسی خۆی ممکنە جیابوونەوە بێ وەکو ئیسکۆتلاندا یا کیوبێک ممکنە هەر بێوێ لەگەڵ حکوومەتی مەرکەز بێ جنابی سەرۆک دوسێ جار ئاماژەی پێدا گوتی ڕێفراندۆم هەر ئەنجام دەدرێ بەڵام جارێ ئێمە لە حاڵەتی شەر داین فعلا
کمیسیونی سربەخۆی هەڵبژاردنەکان جارێ نەکەوتوتە کار هەندێک کار ڕاست پێدرا بوو بە پەرلەمانی کوردستان تا ئێستا نەیانتوانیوە جێبەجێ بکەن لەبەرەو حاڵەت شەڕەی کە لە هەرێم و لە ناوچەکەدا دروست ببوو هەروەها مەسەلەی ناوچەکانی کوردستانی دەرەوەی هەرێم با بڵێن چونکە بەڵێ دەرەوەی ئیدارەی هەرێم ئەوەنەش چونکە کێشەکەیان چارەسەر نەبووە ئەویش دەمێنێتەوە بەڵام قسەیەکیشی کرد جەنابی سەرۆک گوتی یەک پارچەی خاکی عێراق بە زۆر ناپارێزرێ یعنی ئەوەیە خەونی شاعران ئەوەنەی کە خەون بە عێراقێکی یەک پارچەی داتراشراوی دروستکراوی استعماری بریتانی و فەڕەنسی و نازانم کێوکێ دەبینن ئەمەیە بازۆر خەبیش لە شاعران نەکەن چکە شاعران هەمیشە هەوێنی مەسەلەی نیشتمان پەروەری ئەوەی باس لە عێراق چییە تی دەکەن کەس ئەلحەمدولillah لێرە نییە ئەمریکا طبعی من بڕواناکەم ڕۆلی هەبێ لەوەی کە بۆ دیارکردنی چارەنووسی بڵێن ناوچەکانی کوردستانی دەرەوەی ئیدارەی هەرێم چونکە ئەوە بەپێی دەستوری عێراق بەپێی دەستوری عێراق بەپێی مادەی 140 دەبێ ئەو بابەتە چارەسەر بکرێ بەڵام پێویست بوو لە ساڵی 2007 بەش بە حاڵی خۆم وەکو مامۆستایەکی زانکۆ بەڵام لە دەستوریشە وەک سعد حەدیسی وتوێتی دکتۆر بۆی قسەکە ینی بەسەرە وتەبێژی نووسینگەی حەیدەر عەبادی لە وەڵامی ئەوەی کە سەرۆکی هەرێم وتوێتی یەک پارچەی عێراق بە زۆر نابێت و کوردستانی سربەخۆ بەڕێوەیە هیچ هێزێکیش ناتوانێت ڕای بگرێت ئەوە تا حەدیسی یا حەدیسی وتەبێژی نووسینگەی حەیدەر عەبادی ئەڵێ خەڵە ناکۆکەکان زۆر نوۆکرێ قسەی لەسەر بکرێت بەڵام یەک پارچەی عێراق پرسێکی دەستوریە و سازشی لەسەر ناکرێت چۆن ئێوە بۆ مەسەلەی ناوچە دابڕێنراوەکان یاخود ناوچەکانی دەرەوەی ئیداری هەرێم ئەچنەوە بۆ دەستور ئەوانیش بۆ یەک پارچەی عێراق ناگەڕێنەوە بۆ دەستور مبەڕیرەکەشیان ینی لە دەستوری عێراق هەر لە دیباژەکەی کە دەخوێنی یەک پارچەی عێراق بەستراوە بە مەسەلەی جێبەجێکردنی ئەو دەستورە لێرە بەیاننامە ڕسمیەکەی ئەمریکاش ئاماژە بەوە دەدا دەڵێ هەروەک لە دەستوری عێراق ئاماژە بە چی درەوە بە فدرالیەت دیموکراسیەت اینجا عێراقێکی یەکگرتووە عێراق کەی ئیلتزامی بەوە کردووە ئێستا عێراق تعاملی عێراق لەگەڵ ئێمە وەکو خەڵکێکی بیانی وەکو هەندێک جارکا کە دەگاتە ئەوەی کە تو موچەی لێ دەبڕی موچە بوو ناوچەکانی ژێر دەسەڵاتی داعش دەنێری بوو کوردستان نانێری چ مانایەک دەبەخشێت بەڕسمی ئەنی شتێک ئێستا بە ناوی عێراق نەماوە بەڵام مهمە بەستم ئەوەیە بۆچی نوێنەرەکانمان دکتۆر ینی هەست ناکەین ئەمە قسەیەکە زیاتر لە قسەی کتێبە شتێک نەماوە بە ناوی دەوڵەتی عێراقەوە ئەی ئێمە جێگری سەرۆکی پەرلەمانمان لەوەیە سەرۆک کۆمارمان لەوێ جێگری سەرۆک وەزیرانمان لەوەیە وەزیری خارجیمان لەوێ جگە لە پەرلەمانتارەکان جگە لە مدیر عامەکان چۆن دەوڵەتی عێراق نەماوە وەکو سیاسیەک وڵامەت بدەمەوە وەکو ئەکادمیەک وەکو سیاسیەک ئەوجە سیاسی ئەوە مشکلەکە لەوەدایە لە ڕووی سیاسی کاکە ئێمە تا ئێستا لە ڕووی سیاسی و دەستوری بەشێکین لە عێراق مادەم جیانە بیەوە دەبێت لە پەرلەمان ڕوڵت هەبێت دەبێت لە ناو حکوومەت ڕوڵت هەبێت دەبێت لە ناو دەم و دەستگا فدرالیەکان ڕوڵت هەبێت ناتوانێت لی پاشگەز ببیەوە مادەم بەشێکی لە عێراق تا ئەو کاتەی کە ئێمە بڕیاری ڕەفراندوم بدەین دەبێت لەگەڵ عێراق بین چونکە نابێ ینی هەوڵێکی جدیش بدەین بۆەوەی ئاشتیانە ئەو بابەتە چارەسەر بێ ینی هەولی کورد بۆ ئەوە نییە بە شەڕ و بە نەخۆشی ئەو بابەتە چارەسەر بێ دەبی قەناعەت بە عێراقیەکانیش بێنین بە ڕەفراندومی ئێمە ڕازی بن ئەوە لە هەمووی باشترە بەم سیاسەتی ئێستاوە ئەتوانن قەناعەت بە عێراقیەکان و پێکاتەکانی عێراق بێنن کە ڕازی بن با من چونکە اختصاصم مێژووی هاوچەرخە لەوە تای کە عێراق دروست بووە تا ئێستا وەکو پرۆفسۆرێکی هاریکار لە بەشی مێژوو قەت قەناعەتم بە برایەتی بینی ملەتەکان نییە تەنیا قەناعەتم بە سەداقەت بە دووستایەتی هەیە دەکرێت دوو ملت دوست بن بەڵام ناکرێت دوو ملت پێکەوە بژین ملەتێک سەردەست و ئەوی دیکە ژێر دەستە لە دوای 2023 و لە ژێر چەمک و ڕکێف و نازانم بە لە بەرچاوگرتنی ئەم قسەی تۆ ئەم سەرنجەی تۆ لە دوای 2023 بۆچی کوردی ئەلانی سەربەخۆیی و جیابوونەوەی نەکرد ئەوە کورد ئەگەر بەبیرتان بێت لە 2005 ڕەنگە بەشێکی زۆر لە ئێمەش بەشداریمان کردبێت سەدا ڕەنگە 98 خەڵکی کوردستان لە ڕەفراندومێکی ناڕەسمی کە برا دەندامی لیژنەی باڵای بوو بەڵێ جەنابەت لەوێ بووی خەڵک بە خوێنی پەنجەی دەنگی بە سەربەخۆی کوردستان واتە لە ڕووی نەفسی دکتۆر لە ڕووی نەفسی ئێمە ئەو ئامادەگیەمان تێدایە بۆ سەربەخۆیی یعنی لە ڕووی سایکۆلۆژی ئەو ئامادەکاریە هەیە لە چ ڕوویەکەوە ئامادەگیمانیان زۆر بە کورتی بێت دکتۆر کاتم زۆر پێدا لە ڕووی ئابووری ماوە دەبێ سەربەخۆی ئابوووریەکەت پێش سەربەخۆی سیاسیەکەت خەلیتیان نەکراوە مەجال ئیشێکی زۆر باش کرایەوە کە ئێمە شاهدین ئەوە ماوەی ساڵێک حکوومەتی عێراق موچەی لە هەرێمی کوردستان میزانیە لە هەرێمی کوردستان بڕی حکوومەتی هەرێمی کوردستان سەرڕای ئەوەی قەیناکرد درەنگ هات
بەڵام موچەکەیاندا سپاس دەکەم بەڵام ئەوەش حاڵ نەبوو هاوڵاتیان یاریی کوردستان تیای بوون بەبێ موچەی چۆن یعنی ئەوەش حاڵ نەبوو هاوڵاتیانی خۆ نەخێر ڕازی بووین ڕازین چونکە بڕیارمان داوە دوژمن ئەوەت لەگەڵ دەکات پێشتر دەبی ئەوە بزانی کە تو بڕیاری ئازادی دوجار هاوڵاتیە باجیەدا خۆ بەرپرسێک مناڵی بەرپرسێک نییە بەڵێ مناڵی بەرپرسیش ئەو باجەی داوە چ باجێکی داوە من ئاگادارم مناڵی بەرپرسەکان لە تازەترین شتە سیاریان گۆڕیوە سەفەری وڵاتانە من بەرپرسم تۆزێ منطقی بین با دکتۆر تکایە کە بەرپرسیش عزیزی من صاحب موچەیە کە منیش موچە وەرنەگرم وەکو هەموو کەسی دیکە بەرعکس یعنی ئەمە من بوو نمونە موچەی مانگی دەهم وەرنەگرتووە 10 و 11 و 12 وەرنەگرتووە ئەوە بەرپرسی پارتیمە دەفەرم تحداش دەکەم با بین کەرەمکەن بپرسن ئەگەر موچەی مانگی دەهم وەرگرت بێ باشە منیش ژن و عایلەم نییە منیش کەس و کارم نییە قسەیەمەش لەسەرەوەیە منیش مەسرۆفم نییە قسەیەمەش لەسەرەوەیە کاکە ئێمەش وەکو خەڵکی دیکە ئێمەش موچە خورین باش زۆر سپاس دەکەم کاک ئەحمەد بێگومان دێمە وڵاتان کاک پێشەوە پرسیارێکی لێکردی وتی ئێوە وەکو گۆڕان وەکو لە قسەکانتانە دەرەکەوێت پێتان وایە کاتی نییە ئەڵێ لە ئێستا گونجاوترمان دەست دەکەوێت وڵا برادران ئەو برا بە ڕێزە کاک پێشەوە بەشارەتی پرسیارەوەی کە دەڵێ ئێستا کاتی نییە کەی کاتێتی من لە ئێوە دەپرسم ئێمە دوای 20 ساڵ لە حکومڕانی لە هەرێمی کوردستان تا ئێستا توانیمانە دام و دەستگاکانی حکوومەتی هەرێمی کوردستان بکەین بە دام و دەستگایەکی نیشتیمانی و پیشەی کە لە ئاست هەڕەشە و مەترسی و بەرپرسیارەتی خۆی بێ من یەک دوو نمونا خەمە ڕوو لە دوای ساڵی 2023 تا ئێستا نزیکەی 80 ملیار دۆلار هاتووە بۆ کوردستان من لە ئێوە و لەو برادرانەشە پرسم لەو 80 ملیار دۆلارە ئەگەر سەرکردایەتی سیاسی کورد ئەگەر لایەنە کوردستانەکان پرۆژە و بەرنامەی ڕاگەیانی دەوڵەتی کوردیانەیە لەو 80 ملیارە من پرسیارەکەم چەند ملیار دۆلاریان هەڵگرتووە بۆ ڕاگەیانی دەوڵەتی کوردی ئەو دام و دەستگایانەی کە لە حکوومەت ئاگاداری چەندیان هەڵگرتووە من ئاگادارم بودجە لە بەغداوە ڕاگیران موچەی 1 مانگمان پێ نەدرا ئایا ئێمە گەر بنەمایەکی اقتصادیمان نەبێ ژێرخانێکی ئەم سیاسەتە ئابووریەی کە لە دوای 2023 گەر باسی پێش 2023 نەکەین لە دوای 2023 ئیشی لەسەرکراوە و ئیشی پێکراوە تا چەندە دەوڵەتی کوردی دواخستووە من هەڵبەتە پێم وایە تا ئێستا باسکردنی دەوڵەتی کوردی لە لای هەمومان هەیە بەڵام بەکردەوە و بەکردا لەسەر ئەرزی واقع کاری بۆ نەکراوە بۆ نمونە یەکێک لە بنەماکانی دەوڵەت ئەمە چییە ئەمە چیە ینی کاک ئەحمەد تکایە ینی بینەر ێساڵە یادگار تۆ بەوە پرسیارە ناکەی ئەگەر ئیشی بۆ نەکراوە ئەگەر هەنگاوی بۆ نەندراوە ئەگەر ژێرخانی ئابووریمان لاوازە هەندێکەڵێ هەرنیمانە ئەگەر یەکێزی نیشتیمانیمان نییە ئەگەر حەزبایەتی پێش کوردبوونە ئەی بۆچی چن بۆ ئەمریکاڵێن ئێمە دەوڵەت ڕاگەین و نوێنەری ئێوە لە پشکی ئێوە لەگەڵایە و ینی بۆ بە ڕسمی ئەلانی ناکە یادگارجان من بڵێن کاتی نییە هاوڵاتیانی هەرێمی کوردستان ئێمە لەگەڵم هەنگاوەنین بۆ باسی ناکەم لەبەرەوەی لە حکوومەتن کاک یادگارجان ئێمە بە ڕاشکاوی و بە سەراحەت لە کۆبنەوەی لایەنە کوردستانەکان لەگەڵ سەرۆکی هەرێم ئەو قسانەی کە ئێستا من ئەیکەم بە ڕاشکاوی و بە ڕوونتر و بە شەفاف بۆچی بۆ دەنگدەرانتان بۆچی بۆ وڵاتیان هەرێمی کوردستان ڕای ناگەێنن ئەوە تا قساکەین ئەسناکەنم هەڵو ئێستاتان شەرمنانە بێت نەخێر ئێمە هەمیشە لە ڕاگەیانەکانی خۆمان لە دانیشتنەکانی خۆمان لەگەڵ خەڵکی کوردستان لەگەڵ لایەنە کوردستانەکان بە ڕاشکاوی و ڕایمان وتووە هەرێمی کوردستان تا ئێستا خاوەن هێزێکی نیشتیمانی نییە تا ئێستا خاوەن عیلاقاتێک و دام و دەستگایەکی نیشتیمانی منێتەوە تا ئێستا لایەنە کوردیەکان لە هەرێمی کوردستان لەسەر کۆنگرەیەکی نەتەوەی ڕێک نەکەوتونە چۆن دەتوانن دەوڵەتی کوردی ڕابگەێنن ئەلی تا ئێستا ئێمە بۆ خۆتان نەزان ینی ئێوە ئێستا قەنەعەتەکە یەکێتیتانەیە کە لەم لەحزەیە لە نێوان دوو کەوانەیە چکە من حەزم لێ نییە هێرش بکەم بەسەر شاعران خۆم اختصاصم ئەدەبە خەونی شاعرانەیە خۆم شاعرم ئەو پیاوە لێرە شاعرە بەس ملاحەزە کاگە ڕخسەت بدە ئەمە پاسمان لەوە کرد کاتێک ئەو قسەیە کراوە کاتی ئەو قسەیە کراوە ساڵی 2023 بووە مقاوماتی دەوڵەت و دروستبوونی دەوڵەت لە هیچ ڕوویەکەوە دروستکەی نەبووە بەڵێ ئەو کاتە وەکو شاعیر بووە بەڵام ئێستا کە نەک جیاوازە زۆریش جیاوازە دواتر لە پاش کاغەم ئێستا ئێمە هەمیشە و ڕایەمان نەبوو بەڵام ئەڵێن دەوڵەتی کوردی ئامانجی هەموو لایەنەکانە بەڵام دەوڵەتی کوردی کارکردنیەوە بۆ نمونە باسی ئامانجی لایەنەکان و هەنگاوی بۆ ناندرێت بەڵێ هەنگاوی بۆ نەنراوە بەکردار بۆ نمونە دام و دەستگاکانی حکوومەتی وزارەتی پێشمەرگە تا ئێستا ماوەی ساڵێکە حکوومەتی ئەو کابینە نوێدا مەزراوە تا ئێستا نەیتوانیوە هێزەکانی 70 بکات تا ئێستا نەیتوانیوە هێزێکی نیشتیمانی ئەو تۆ دروست بکات کە هەڕەشە مەترسیەکان بڕێنێتەوە 3 ساڵی تری شەوڵی بۆدەن ئێمە ینی جگە لە هەوڵدان شتێکی ترمان بۆ ناکرێ هەڵبەتە من یەک دوو یادگار بێنمەوە ینی
خەڵکی نەتەوەی بۆ نمونە وڵاتێکی وەکو نەرویج من بە نمونە بۆ برادرانە پێم خۆشەوە نمونێ بێنمەوە وڵاتی نەرویج کاتی خۆی لە ساڵی هەفتاکان کە نەوتی دەرهێنا خەڵکی نەرویج تووشی نەوعێک لە تەمبەڵی بوون تووشی ڕکودێکی اقتصادی بوون لە ساڵی پێم وایە لە ساڵی 95ەوە بڕیارێکیاندا 96% داهاتی نەوتی نەرویج خەزمکەن بۆ نەوەکانی داهاتوو 4% بۆ بودجە و بەڕێوەبردننی لە شاشەی گەورە لەسەر شەقامەکان عەرزەکرا ئەوەنە نەوتە ڕوا ئەوەنە ئێستا بۆ ئاگاداری برادران وڵاتێکی وەکو نەرویج کە یەک لە وڵاتە دەوڵەمەندەکانی دنیاە یەک لە وڵاتە دەوڵەمەندەکانی ئەوروپایە لە ساڵی 95 کە دەستی بۆ بەرنامەیە کردووە بای 103 ساڵ هەموو خەڵکی نەرویج بودجەی خەڵکی نەرویجی تامین کردووە ئێمە لە هەرێمی کوردستان نە سوپایەکی نیشتیمانی بەهێزمانەیە کە بتوانێت هەڕەشە و مەترسیەکانی بەرپرسی میحوەرمان هەیە بازرگانە ئەو تێ بەرپرسی میحوەرمان هەیە نازانم نەوت و شتە فرۆشە جا لەبەرەوە ئێمە پێمان وایە دامەزرانی دەوڵەتی کوردی ئەرکێکی زۆرمان لە پێشایی لە سەرەتایەوەشەوە بە پیشەیکردنی دام و دەستگاکان هەروەها کاگیادگاری ینی سێ قۆناغی سەرەکی پێویستە یەکەم وەرگرتنی ڕەزامەندی و پشتیوانی ئیقلیمیمان هەیە بۆ ڕاگەیاندنی دەوڵەتی کوردی پشتیوانی نێودەوڵەتی وەکو ئەمریکا و ئەوروپامان هەیە بۆ ڕاگەیاندنی دەوڵەتی کوردی نەخێت تا ئێستا سپاس دەکەم کاک ئەحمەد مامۆستا من دێمەوە لای تۆ لە یەکێ لە وتارەکانتە لە یەکێک لە ڕۆژنامەکانی هەرێمی کوردستان مانگی ڕابردووە گەر هەڵە نەبم بڵاوکراوەتەوە پرسی سربەخۆیی و گرێی پارتی و بارزانی کێ ئەم گرێی هەیە کێ گرێی پارتی و بارزانی هەیە کێ خەمیەتی نەوەک لە ناکاوە سەرۆکی هەرێم یاخود مەسعود بەرزانی وەکو سەرۆکی پارتی دیموکراتی کوردستان دەوڵەتی ئەعلان بکە و سەروەریەکە ئەو بیبات و بەشیەویتیانە تۆ لە ناهەم مەقاڵی ئەمە لەکوێ دۆزیتەوە بەڵێ من پێم وایە پرسێکی استراتیژی گەورەی وەکو دەوڵەت پێویستە بە بڕای من فۆرماتێکی گەورەی خۆمان بکەینەوە استراتیژیانە بیرکەینەوە استراتیژیانە نەقدی خۆمان بکەین استراتیژیانە نەخشە بشێژین من لەو بەش بە حاڵی خۆم لەو ململانە تەقلیدیە مێژووی 50 ساڵ بەهین سەر بە هیچ کەس نیم یعنی جیلێکی نوێن و سەر بە دەنگی سێمین من لەوێ ئاماژەم بەوە کردبوو کە ئێمە ئەگەر پرسی دەوڵەتمان هەیە و پێویستە هەمان بێ و بە بڕوای من هەلو مەرجەکان هاتوۆتە پێشەوە عێراق ڕووخاوە سووریا ڕووخاوە تورکیا گۆڕاوە ئێران ماوە ئێرانیش ڕازیە کرێ ئیتر چی ماوە پێشمەرگ هێزی پێشمەرگە هەیە لانی کەمی ئابووری هەیە کۆمسیۆنی باڵا هەڵبژاردنەکان هەیە ئەنجا ئێمە دەوڵەتمانە ئەو قساری بزوتنەوەی گۆڕان گرنگن بۆ قۆناغی دووەمی دروستکردنی دەوڵەت زۆر گرنگن ئەڵێ ئامان هەیە کردداری ناکردداریش بە بڕای من هەیە بەس هەندێک بۆ قۆناغی دووەمی دەوڵەت ئێمە دوو قۆناغی دروستبوونی دەوڵەتمان هەیە قۆناغێک سنوورەکان نەخشا چێشین و دیانپیانانی نێودەوڵەتی بەدەستدەهێنین ئەمە قۆناغێکە قۆناغی دووەم بیناکردنی دەوڵەت لە ناوەوە دەوڵەتی مؤسسات بێ دەوڵەتێکی شکست خواردوو نەبێ باشووری سوودان نەبێ ئەوە نەبێ مافی هاوڵاتی تیاپرا بێ سیستمی دیموکراسی هەبێ ئەمانەی بزوتنەوەی گۆڕان هەموو خزمەت بە قۆناغی دووەمی دەوڵەتەکەن بەس ئێمە دەوڵەتمانەوەی بۆی هێزی پێشمەرگە یەک بگرێتەوە بینای هێزێکی نیشتیمانی نەگێک بگرێتەوە هێزێکی نیشتیمانی دروست بێ دەوڵەتمانەوەی بۆی کۆتایی بە پاشماوەکانی دویدارەی نیزامیمدا تێ مامۆستا بووبەکر یعنی ئێمە 50% خاچی هەرێمی کوردستان تا ئێستا بە کەرکووک و ناوچەدابڕاوەکان یەکلا نەکراوە ئەڵێ یەک بستیشی نەگەڕاوەتەوە ئەگەر من هینەکەوێ کاکە هاجسێک تعبیرێک ناخێکی قسە نەکردو هەیە بە تایبەتی بەرامبەر پارتی دیموکراتی کوردستان بنەماڵەی بارزانی لە دەرەوەی ئەمڕایەوە کە گومانێکەیە ئێڵێ ئەمە پارتی دیموکراتی کوردستان و بنەماڵی بەرزانی ئەیانەوەی ئەم دەستکەوتنەتەوەی گەورە بە ناوی خۆیانەوە تۆمارکەن ئەیبەی چیتیایە ئەگەر بۆ ناوی خۆیان تۆمارکەن مادام مەسەلەکە دەوڵەتە مناقەشەی من گوێم گرتووە لە نزیکەوە لەو مناقەشانەیە بەشدارین ئەڵێن ئەگەر بەرزانی هەندێک کەس لە کەوانەیە بەرزانی دەوڵەت ما بۆ بێنە ماڵەوە نامانەیە لەبەرەوەی لەسەر دەستی بەرزانی دروستە بێ ئەمە من چوار شتم ئەگەر یارمەتیم بی نووسیمە ئەمە ڕەخنەکانە یەک بۆ مزایدەی سیاسیە بەرزانی و پارتی بۆ مزایدەی سیاسیە بۆ مزایدەی سیاسیە لێ بکە بە جددی با دەرکەوی بۆ مزایدەی سیاسیە دوو ئەڵێ لەبەرەوەی کە ئەمە واقعی نییە ئەگەر تۆ قەنەعەتی پێ واقعی نییە وەرە بەڵگەکانت بێنە لەسەر مێزی گفتوگۆ بیسەلمێنین واقعی نییە سێمیان ئەڵێ بەناوی خۆیەوە دەستکەوتەکان تۆمارەکە نەبوونی تۆواکە
ئەو بەناوی خۆی و دەستکە ئەم قسانە لە کۆبوونەوەکان لەگەڵ سەرۆکی هەرێمە بەسجەری باسیەکەن سەروەریەکان لەگەڵ پارتی دیموکراتی کوردستانە بەشکەین بەس بەچی بەشەکرێ بەوە نامن متەڕەدید بم ڕابم لە مەسەلەی پرسی دەوڵەت و وێنەیەک بژیرە لە کۆمەلگای کوردیا کە ئەنەما سەنەوی دەوڵەت بەسەر پارتی دیموکراتی کوردستانەوەیە ئەبێ من بۆیم باخی ملی پارتی دیموکراتی کوردستان ڕاشەشم هەتا هەناسە تونگ بوون بە جددیتە فارم و ئێمە هەمومان یەک ئامانجی هاوبەشمانەیە بەم جددیەتەوە حیزبی و تەوژم و هین و ئەوەنە ئەم پیاوە هەمومان براوین پارتی دیموکراتی کوردستان براوەترە بێ با براوەتر بێ هەمیشە نابێت لایەن یەکەم سەروەری گرنگەوەی میلەتەکەمان براوە هەمومان بردنەوەمان بەشەکەوێ باو بەشەکەوێ ئەم مناقەشەیە بەردەوامەکە یەک دێڕماوە بۆ نمونە لەگەڵ سەرۆکی هەرێمە بین لەگەڵ پارتی دیموکراتی کوردستانە بین بۆ بەدەهێنانی ئامانجی دەوڵەت هەر لەگەڵ ئەو حیزبەیە ململانەیەکەین خەباتەکەین هەتاکو گەیشتن بە سیستمێکی دیموکراسی ڕاستەقینە لە وڵاتەیە ئەم دوشتە نابێت تێکەڵکەین وەڵام من لەبەرەوەی ڕەخنم لە پارتیە لەم ڕۆ لەگەڵیان نابم لەو ڕۆوە ئەمانە ئەم هاوکێشانە بێ بەڕوونی دیار بن. سپاس دەکەم دکتۆر من ناوبڕێک وەرەگرم لە دوای ناوبڕەکە ڕاستەخۆ لەگەڵ جەنابەت بەردەوامە بم و حەقی ئەم بەشەش دەیەمەوە ئاگادارم ئەزیزانم ناوبڕێک وەرەگرین و لەگەڵ پرسیاری میوانەکانیش بەردەوامە. بینەرانی عزیز دووبارە سڵاوتان لەبێت لە بەشی سێ هەموو کۆتایی بەردەوامین لەگەڵتان و قسە لەسەر سەردانەکەی سەرۆکی هەرێم و پرسی دەوڵەتی کوردیەکەین لە دوای قسەکانی کاک دکتۆر پرسیارەکانی دیکەش وەرەگرم. دکتۆر مامۆستا ئەبوبەکر کاروانی ئاماژەی بەوە داوتی لە مناقەشاتەکانە جاری وە هەبوو گوێم لێ بووە خەڵکە بۆ وتویەتی لایەن هەبوو وتویەتی دەوڵەتی کوردی ئەگەر پارتی و بارزانی بۆم بێنێتە ماڵەوەش نامەوێت ئەم بیرکردنەوەیە بۆ ئەمڕۆی کوردستان تا چەنە بیرکردنەوەیەکی باشە؟ پێم وایە بیرکردنەوەیە پەیوەستە بە ڕابردووە بە عیلاقاتی نێوان ئەحزاب و ژیانی حیزبی لە کوردستاندا و هەروەها کار نەکردن لە سەرچاکردن و ڕێخستنەوەی و بارودۆخی کە سراعی سیاسی و حیزبی لە کوردستاندا هێناوێتێ بوونەوە ئەمە نەتیجەیەکی نێگەتیڤی گەورەی دروست کردو نەک لەسەر ئاستی سیاسی بەڵکو لەسەر ئاستی کۆمەڵایەتیش وای کردووە کە زۆرێک لەو تێڕوانینە هەبێت کە سەرکردایەتێک لەلایەن فلانەوە بێ حکوم دەوڵەتێکی سەربەخۆ لەلایەن فلان کەسەوە بێ من قبوڵم نییە من لەگەڵ کۆمەڵە گۆم لە حەزاتانەی کە هەمە ڕەنگە من یەکێکم لەو کەسانێکە قوربانێکی زۆرم چێشتبی لە دەستی پارتیەوە بەڵام سەرۆکی هەرێم ئەگەر مەوزوع سەرۆکی هەرێم مەوزوع کاک مەسعود بێ چەند خاڵێکێک کە پێویستە قسەی لەسەر بکرێت یەکەمیان سەرۆک بارزانی پێویست بوو بەر لەو خاڵێ بۆ منەوە هەنگاوی ئەو زارە نای بۆ لە سەفەرکردنەکەی بردننی خەڵکی تر لەگەڵ خۆی لە حیزبەکانی تر ڕاوێژکردن سەردانکردن کۆبوونەوە لەگەڵ لە حزابەکان بەر لەوەی سەفەر بکاتن ئەگەڵ ئەم سەفەرەوە کرد سەفەرەکانی پێشووتریش هەمان هەنگاوی بنابایە کاتێک غەڵەت و گرژیە کەبایە لە نێوان پارتی و لە نێوان حیزبێکی تر بە هەمان هەناسا وەکو سەرۆکی هەرێم مامەڵەی بکردبایە پێم وابوو ئەم گرژیانە ئەم تێڕوانینانە ئەم تێڕوانینە نەگەتیڤی کە هەبوو دەڕەویەوە زۆر بە خێرایش دەڕەویەوە ئێستاش ئەو هەنگاوانەی کە ناوێتی پێم وایە کار ئاسانی دەکە بۆ ڕوانەوەی بۆ چونە نەگەتیڤانە کە لە نێو کۆمەلگا و لە نێو ئەحزابی سیاسی ئێوە کوێتی نیشتیمانی کوردستان کێشەتان لەگەڵ ئەوە هەیە کە ئەگەر ڕوخسەتم لە ویلایەتی سەرۆکی هەرێمە لە فترەی سەرۆکی هەرێمە لە فترەی ئەوەی کە پارتی ئەوتێت لە ئەرێمی کوردستان زۆرترین دەنگدەری هەیە زۆرترین دەنگدەری هەیە ئەگەر پارتی بەڵام تەبان لە خلالی مؤسسەی فەرمیەوە هێزەکانی بۆکو خۆی ئەم دەوڵەتە ڕابگەێنێ ئێوە کوێتی نیشتمانی کوردستان کێشەتان هەیە ینی چۆن بە تەنیا ڕایبگەێنێ نا سەرۆکی هەرێم سەرۆکی هەرێم ممەسیلی گەلی کورد نییە ناوترێت کە ئێوە ناڵێن کە هەموو لایەنەکان ناڵێن کە ئەو هەڵبژێردراوی هەرێمی کوردستانە سەرڕای تێبینیەکان لەسەر درێژکردنەوەی ماوەی سەرۆکایەتەکەی و ویلایەتەکەی ئێوە کێشەتان هەیە ینی ڕایگەێنێ پێم وانێ کێشەتان هەیە ئەم سەروەریە لە پشتی پەردەی حکوومەتەوە بۆ پارتی بێت من پێم وانێت کێشەکە تێڕوانینەکان لەسەر ئەساسی شەخصی بێتن ئەنی حیزبێکی گەورە وەکو یەکێتی نیشتیمانی کوردستان وەکو یەکگرتو وەکو گۆڕان وەکو حیزبێکی تریش وەکو گروپەکانی ڕێکخراوی کۆمەڵی مەدەنیش پێم وانێت هەتا تاکەی کوردستانیش پێم وانە خەون بە دەوڵەتی کوردیەوە نەبینی بەڵام ئەو بارگرژیە ئەو تێڕوانینە نەگەتیڤانەی کە هەیە وردە دەبی بڕەوێتەوە دەبی بیڕەوێنەوە ئەن یەکێک لە مقاوماتی دروستبوونی دەوڵەت دەبێتەوە دەبێت تێڕوانینێکی کۆمەڵاتی تەماسوکێکی ئیجتیماعی نێوخۆ و ڕوحێکی ئامادەت هەبێ بۆ دروستکردن بۆ ئەلانکردنی دەوڵەتی دەوڵەت
بۆیە ئێمە پێم وانە یەکێتی نیشتیمانی کوردستان سەرنج و تێوانی لەسەر کەسێکی دیاریکراوە بێ بەڵام لە هەمان کاتیشدا ئێمە وەکو هێزێکی دیاریکرا وەکو هێزێک لە سەحەی سیاسی کوردستان حیزبەکانی تریش بە هەمان شێوە هەمان تێڕوانین و هەمان ئامانج و مەبەستیان هەیە دەبێ پێگە و تێڕوانین و چونکە خەمی هاوبەشی هەمومانە تێڕوانینی هەمومانە خەونی هەمومانە کە دەوڵەتی سەر بۆ خۆمانە بێ ناکری ئەمە بە شێوەیەکی تاگڕەوانە بە شێوەیەکی یەکلایەنانە ئیش لەسەر ئەو بوارە بکرێەوە لە دوزاریشدا دەستکەوتەکە بۆ کەسێک بێت ئەم دەستکەوتە دەستکەوتی هەمووانە و هەمومان تێدا بەرژ بۆچی کە دەستکەوتەکە بۆ کەسێک بێت ئێمە ناترسین لەوەی دەستکەوتەکە بۆ کەسێک بێتن لەبەرەوەی هیچ هێزێک ناتوانێت لە کوردستان دەوڵەت ئەعلام بکاتن بەبێ وەرگرتنی ڕەزامەندی کۆمەڵانی خەڵکی کوردستان و با من تێبینیەکەت بۆ بێنمەوە لە سەردەمی سەرۆکە جیاجیەکانی ویلایەتە یەکگرتووەکانی ئەمریکا بۆ نمونە هەمیشە کە باسی ئەبراهام لینکۆڵن ئەکرێت ئەوترێت ڕۆڵی هەبووە لەوەی کە ڕەشپێز وەکو ئینسان سیر بکرێت کە ئەگاتە سەرباسی جۆرج بوشی باوکو کوڕ ئەوترێت نجاتی داین لە ڕژێمی بەعس و لە سەدام حوسێن ئەگاتە سەرباسی ئۆباما بەنسبەت وڵاتەکەی خۆیەوە سەروەری خۆی هەیە و لە سەردەمی کابینەی ئەوە بووە ئەگەر لە سەردەمی بۆ نمونە ئەو فترەی سەرۆکی هەرێم بۆ لەلایەن پارتی دیموکرات لەلای پارتی دیموکراتی کوردستانە باوای دامێن مەژنی هەر کاک مەسعود بارزانی بێت کێشەتان هەیە ینی هەمیشە ئەبێت سەروەریەکە با بە ناوی دەوڵەتێکشەوە بێ ئەبێت بۆ شخصێکە بێت کێشەتان لەگەڵ ئەمە هەیە من پێم وانە هیچ ملەتێک ئەعلانی دەوڵەتی بێ دەوڵەتی دروستی بێ کارێزمایەک نەبێ لە پێشەموانە متحدث بێ کێشەتان لەگەڵ ئەمە هەیە من باوەڕ ناکەم نەگەیشێت هیچ بێت چتر کێشەی لەگەڵ ناو هەبێ وەڵام یارمەتی مەدەی یارمەتی با قسەکە یارمەتی کاکەوە دوژە ئەبێ سەرۆکی هەرێم زمانی تعبیر لە ویژدانی نەتەوایەتی و پرۆژەیەکی تەوافق لەسەرکراوی نێوان هێزەکان بۆ ئەو مەسەلە بکاتەوە ئەو بە نوێنەری هەمومانەوە تعبیر لەو پرۆژە نیشتمانی سازان لەسەرکراوە باتەوە دوو شت بەکارێنە وتت ئەبێت تعبیر لە ویژدانی نەتەوایەتی تا ئێستا پرۆژەیەکی نیشتیمانی سازان لەسەرکراو لەو بارەیەوە کە هێزەکان هەمویان دڵنیا بن و ڕۆڵیان دیار بێ و ئامانج ڕوون بێ لە کوردستان بوونی نییە. سوپاس دەکەم دکتۆر تۆشم بیرە بەس با یەک دوو پرسیار وەرگرم ئەو میوانانە لێمان عاجز نەبن. کاک ڕێبوار مایکەکە بگاتە لای کاک ڕێبوار ئەرک نەبێ. بەڵێ ڕێز احترامم بۆ هەموو لایەک ئەوان لەوە دەست پێ دەکەم دەستخۆشی لە کاکەوە بەکر دەکەم ڕاستی حەقیقەتێکی گوت کە دەبێ هەموماندانی پێدا بنێین. من لەوە دەست پێ دەکەم زۆر بە سەراحەت ئەوە دەڵێم بنەماڵەی بارزانی 100 ساڵ لەمەوبەر بگرە زیاتریش هەر لە شێخ عەبدولسەلامی یەکەم و شێخ عەبدولسەلامی دووەم و بگرە شێخ ئەحمەد و بارزانی نەمرو تا دەگاتە جەنابی سەرۆک بارزانی بە درێژایی ئەو 100 ساڵە خەباتیان کردووە قوربانیان داوە بۆ میلەتی کورد. با ئەو سەروەریە بۆ ئەوان بێ باش ینی ئەمە ڕوونکردنەوەکە پرسیارەکەت لەلایەکی تر سەردانی جەنابی سەرۆک بۆ ئەمریکا ئێمە نابێت تەنانەت لەو چوارچێوەیە تێڕوانینی خۆمان لەسەر سەردانەکەەوە بکەین ئایا دەوڵەتی کوردی ئەلانەکرێیانە چکە جەنابی سەرۆک لە سەردانەکەی بۆ ئەمریکا کۆمەڵک دەستکەوتی تری بەدەستهێناوە. باشە بەرنامەکەمان تایبەتە بەم پرسیارەکانم بۆی کاتی ئاوڕێکان پرسیارەکانم ئاراستەی کاکشوان دەکەم ئەڵێ هەڵومەرجی ناوخۆیی لەبار نییە بۆ بە تایبەتی بزاد نەوی پێشمەرگەی هێنا کە هێزێکی نیشتیمانی وانە من وام نەوت ئەوواینەوت کاک ئەحمەد نابیش باسی کرد ئەگەر من دەڵم لەبارە ئەوڵێ لەبارە لەبارە پێچەوانە پرسیاری دووهەمت واز لەو پرسیارە بێنە پرسیاری دووهەمت بەس هەر بۆ منە کاکە وەزع لەبارە کێشە کێشەی سەردارە بەڵام بە پرسیارێک لە کاک ئەحمەد بکەم ئەگەر ئەو گوتی کات لەبار نییە پێم وایە لە تا ئێستا هیچ دەوڵەتێک نەبووە پێیان گوت بێ فەرموو ئەوە دەوڵەت بۆ خۆت خۆ دەبێ ئەمە بۆ خۆمان داوا بکەین بۆ خۆمان تەسیە بدەین ینی زۆر بە سەراحەت باسی ئەوەی کرد گوتی نەتواندراوە تا ئێستا با بڵین لە دوای بڕینی بودجە لەلایەن حکوومەتی ناوەندیەوە موچە بدرێ تەنها نەت مانجێک من دەڵم چەندین مانگ موچە درا نەک مانجێک خۆ حکوومەتی هەرێم ئەوەی کرد کاک ئەحمەدەوەی بەڵێ کاک ئەحمەدەوەی باشە خۆ من ئەڵێم ئەگەر حکوومەت واتە بێ کاتی ئاوڕێکانت زۆر برد ینی ڕێگەم پێدای بۆی ئەزانم ئاخر کەسی ئاوڕێیترت زۆر هەیە ئاخر پرسیارم بۆ کاکشوان و کاک ئەحمەد ئەوەیە لەسەر ڕەنگە لە چوارچەوەی بابەتەکەش نەبێت لەسەر مەسەلەی دەستور و
یاسای سەرۆکایەتی هەرێم ڕەبتی کە بە بابەتەکەەوە ڕەبتی نەکەی بە بابەتەکەەوە ناتوانم وەرگرمەوە ئەتانەوێ یەک ریزی و تەبایی هەبێ ئەتانەوێ هەڵومەرج بڕەخسێنن بۆی دەوڵەتی کوردی ئەلام بکرێن پێم وایە ڕاستە بابەتی دەستور بابەتێکی سەرەکیە بەڵام دەبێ هەندێک شتی لاوەکی بەلاوە نێین بۆی بتوانین بە ئامانجەکانمان بگەین کە خەونی هەر یەکێک لە ئێمەیە زۆر سپاس کاک ڕێبوار کاک سەنگەر مایکەکە بگاتە لای کاک سەنگەر نەبێ مایکەکەی دیکەش لای کاک عەلی بێت یادگار بۆ دەرفەتا من دوو پرسیارمەیە ئاراستەی دکتۆر شوان عوسمان دەکەم ئەندامی ئەنجومەی ناوەندی یەکەتی هەروەک جەنابتان باستان کرد کە گوایە کۆکن لەسەر بابەتی سەرەکی سەردانەکە کە سەربەخۆی کوردستانە ئایا هەرچێک پێویست بێت ئەیکرد وەکو یارمەتی و خاندان و پاڵپشتی بۆ بە ئامانجگەیشتنی ئەم پرسە تەنانەت ئەگەر هەندێک خاڵ و شروط هەبێ بە بەرژەوەندی ئەوە نەبێ ئەو پرسیارێکە پرسیاری دووەمیش ئەگەر دەرفەتە بێ بەپێی نەشیکەی باشترە بێ بۆی هاوڕێکان باشترە بۆ مامۆستا ئەحمەد عەزیز بەنامی بزوتنەوەی گۆڕان بەپێی قسەکانی جەنابتان کە گوایە هێزی پێشمەرگە نیشتیمانی نییە ئەی چۆن هێزی پێشمەرگە نادرا بۆ کوبانی وەکو هێزی پاڵپشتی پێشمەرگە وەکو هێزی نیشتیمانی نییە یان بەدیدی ئێوە هێزی زۆر زۆر سپاس دەکەم کاک عەلی هێزەکانی هەفتاشێک مەبەستە گەیشتووە کاکە سەنگەر کاک عەلی سەرەتا زۆر سپاس ئەو مایکەش بێت بۆ لای کاک حەربی لە ڕێزی من عەلی سەلیم قوتابی زانکۆی لوبنانی فەڕەنسی بەشی یاسا ئێوەران پرسیارێک ئاراستەی کاک ئەحمەد دەکەم جەنابەت وتێت ئێستا کاتی نییە وەلەو پرسیاریان کرد هاوڕێکانم بەڵام بۆ گۆڕینی دۆخێک بۆ دۆخێکی تر پێویستی بە تەسحیە هەیە پێویستی بەرخودان هەیە پێویستی بە زیاتر دانی شەهید هەیە پێویستی بە ماندووبوون هەیە ئەوە یەک دووەمیشیان ئەگە ئەو سەردانە بە گرنگ نازاندرێ یاخود دەتوانین بڵێن ورەتان بەرز نییە یاخود ڕەش بینن بەرامبەر بەو سەردانە کاک عەلی تەتەر قسەیەکی جوانی کرد سەرەتا بۆ بوون بە دەوڵات پێویستمان بە ڕەفاقەتێکی تەواو هەیە دەگە دەوڵەتەکانی ترەوە ئەگەر ئێوە بۆ سەردانتان بە باش نەدەزانی بۆ دەبوون بە ئەندامی ئەو وەفدا دەگەڵ جەنابی سەرۆک بارزانانی کاک عەلی بڕواتە بێت ئەوەی ڕێککەوتبووین لەسەری کەیەکی یەک پرسیار بکەن بۆی زۆرترین کەس بەشداری بکات وردە خەریکە تێکەچێت مایکەکە بێت بۆ لای ناسخان نەرکەبێت کاک حەربی فەرموو من حەربی هەرچی قوتابی قۆناغی دوی بەشی یاسا لە زانکۆی لوبنانی فەڕەنسی پرسیارێک بۆ دکتۆر شوان ئەوانەی دەیانگوت ئەو دەوڵەتەمان ناوێت کە بارزانانی خودنەواڵە بارزانانی بنیاتی میان درستی بکات ئەوانەی کەوایان گوتی ئەو لایەنە کە لەوان لە ئەنجومەی ناوەندیەکی نیشتیمانی کوردستان بن ئایا کە دەیانگوت سەردانەکانی بارزانی حزبیە ئەی ئێستا سەردانەکانی بارزانی خۆ حزبینی هەموو حزبەکانی لەگەڵ خۆی ود لەسەر ئەو مەسەلەیە ئاخر ئێستا ڕای ئەوان گۆڕایە کە دەیانگوت ئەو دەوڵەتەمان ناوێ ڕای ئەوانیش گۆڕا لە دوای سەردانەکان ئەو یەک پرسیاری دووەم نەو دەرهێنان و نەو دەرهێنان و فرۆشتن و هاتنی فڕۆکەی پەیمانە و پێکهێنان هێزێک لەسەر دەستی کوردستان و ناردنی پێشمەرگە بۆ کۆبانی ئایا ئەمانم مقاومەتی دروستبوونی دەوڵەتی کوردی نیە پرسیارەکەت هەر بۆ دکتۆر شوانە سوپاس دەکەم کاکە حەربی ناسخان ئەو مایکەی دیکەش بچێ بۆ لای کاکاروان سوپاسدانەکەم ناس قۆناغی دووەم کۆلێژی یاسا پرسیارەکەم بۆ دکتۆر عەلیە لە سەردانەکەی سەرۆک مایکەکە نزیکەیتەوە لە سەردانەکەی سەرۆک بۆ ئەمریکا جەنابی وەزیری پێشمەرگەی وەکو ئەندام لەگەڵ بوو تا چەند هەردووک پێکەوە توانیویانە پێداویستیەکانی هێزی پێشمەرگە و وەزارەتی پێشمەرگە و کەم و کوڕیەکانی کە لە ئێستای وەزارەتی پێشمەرگە و پێشمەرگەکانمان هەیە هەوڵیانداوە بۆ دابینکردنی سوپاس دەکەم هەر لە تەنیشتی خۆتەوە مایکەکە بێ بە لەیلاخان کوڕ زۆر قسەی کردووە بۆی ئەم دوو خاتونەش بەشداری بکەن لەیلا گردی قوتابی قۆناغی دوو یاسای زانکۆی لوبنانی فەڕەنسی پرسیارم لەو بەڕێزەی کە گوتی قۆناغی یەکەمی دەوڵەتی ئەحمەدیان مامۆستا بەکر کە گوتی قۆناغی یەکەمی دەوڵەتی کوردی دیاریکردنی سنووری کوردستانە قۆناغی دووەمیش بنیادنانی کوردستانە کە کاک بەکر ئەو قسەی ڕوون کردەوە ئایا دەوڵەتی کوردی کە دادەمەزرێ یەکەم قۆناغی ئەوە ڕێگرە کە حیزبە کوردستانیەکان نایانەوێت لە سەردەستی بەڕێز سەرۆکی هەرێمی کوردستان دەوڵەتی کوردی ڕابگەیەندرێت لەبەر ئەوەیە قۆناغی یەکەم نابڕن سوپاس دەکەم کاکاروان مستەفا قوتابی قۆناغی یاسا پرسیارێکم هەیە لە مامۆستا شوان ئەڵێ ئێستا کاتی ئێوە پێش ئۆپۆزیسیۆن بوون فەرموو ئێستا لە دەسەڵاتن دەڵێ دەوڵەتی کوردی پێویستی بە زەمینە سازی هەیە و لەسەر ئاسی کێ ئۆپۆزیسیۆن بوو
کاکە من وام نەوتەوە کاک ئەحمەد لێکمان ناکەن هێشتا کاک ئەحمەد بەناوی بزوتنەوەی گۆڕانەوە هاتووە ئێوە پێش ئۆپۆزیسیۆن بنوفەرمووی ئێستا لە دەسەڵاتن دەڵێ دەوڵەتی کوردی پێویستی بە زمینە سازی هەیە لەسەر ئاستی نێودەوڵەتی ئێوە بۆ نایکەن خۆ ئێستا لە حکوومەتدان و چەندین پۆستی گەورەتان هەیە چیتان هەیە بۆ دەوڵەتی کوردستان سەرۆکی هەرێم ئامادەیە بیخەنن. سوپاسان دەکەم باوەڵام بۆم پرسیارانە وەربگرمەوە نەوەک پرسیار وەربگرم و وەڵامی بۆ وەرنەگرینەوە لە دکتۆر شوانەوە دەست پێەکەم بەڵێ زۆر پرسیارەکان بۆم کاتم دوێت بڕواتە بێت من ئیتر تقریبا 10 دقیقە ماوە بۆ هەمووتان ئاگاتان لەوە بێت. باش من ناوەکان ناڵم بەڵام پرسیارەکان وەڵام و تاویست کرد. مەسەڵەن یەکێتی نیشتیمانی کوردستان چەند لەگەڵ هاوکارە بۆ دروستبوونی دەوڵەتی کوردی و ئایا گەر هەندێک بەند و خاڵی تێدا بێ لە بەرژەوەندی یەکێتی نیشتیمانی کوردستان نەبێ یەکێتی نیشتیمانی کوردستان لەگەڵ یەتیان لەگەڵی نییە. من ئەوە دەڵم یەکێتی نیشتیمانی کوردستان یەکەم حیزبە کە باسی مافی چارە خۆنووسینی کرد و گوتوویەتە دروشمی ئەساسی خەباتی خۆی. یەکێتی نیشتیمانی کوردستان پارچە نەماوە لە کوردستان گۆڕی ئازیزان و پێشمەرەکان یەکێتی نیشتیمانی کوردستان تێدا نەبێتن. زیاتر لە 90,000 شەهید وەکو باسم کرد ئێمە داومانە لەو مەجالە. ئێمە بە هەموو شێوەیەک لەگەڵ دروستبوونی دەوڵەتی کوردین لەگەر دروستبوونی دەوڵەتی کوردین شتێک ئایا لە قازانجی ئێمە نەبیان لە قازان من نازانم لە بەخشینی گیان و لە بەخشینی پێشمەرگا زیاتر چیتر هەیە حیزبێک کۆمەڵگایەکی گروپێکی سیاسی بیدات لە پێناو گەل و نیشتیمانەکەی خۆی پێم وایە ئەوە قیمەی تەسحیە کە بیداتن بەڵام ئەوەی کە قبوڵی ناکە ئەوەیە کە پەراوێز بخرێتن و حسابی بۆ نەکرێت و ڕێی وەرنەگیرێ ئەوانە کە ئەمڕۆ لە سەساحی سیاسی کوردستان بە هیچ شێوێک ئێمە نایبینین کە یەکێتی نیشتیمانی کوردستان پەراوێز بخرێ یاخود نەخوێندرێتەوە و ناشتوانرێ پەراوێز بکرێ و نەخوێندرێتەوە. بەڵێ هەندێک ئەفۆن پرسیاری هەندێک خاڵ و گرفتە بێ پرسیاری دوم سەبارەت بە مەسەلەی ئەنجومەنی ناوەند ئێمە گوتمانە نازانم لەکوێ قسەیە کراوە من ئەندامی ئەنجومەنی ناوەند لە هەموو کۆبنەوەکان ئەنجومەنی ناوەند ئامادە حزورم هەیە لەکوێ ئێمە نووسیمانە لەشە بەیاننامەیەک دەرکراوە بە ناوی ئەنجومەنی ناوەندی یەکێتی نیشتیمانی کوردستان وتوبمان ئێمە دەوڵەتێکمان ناوێت کە بە سەرۆکایەتی مەسعود بارزانی یاخود سەرۆک بارزانی بێتن. ئێمە تعبیر ئێمە گروپێکی 111 کەسینە حزبی ئەنجومەنێکین وەکو پەرلەمانێکی حزبین هیچ کەسێک بڕیار بە شخصی نادا دەبێت نیسابی قانونی 50 زائد یەک لە بڕیارەکانمان بێتن ئینجا دەبێتە بڕیاری ئەنجومەن کەسێک بەخۆیەوە قسەیەک دەکاتن ئەندامێکە بەخۆی قسەیەک دەکاتن لە ناو یەکێتی نیشتیمانی کوردستان ئەو ئازادی هەیە هەتا ڕخنە لە سکرتێری گشتی یەکێتی نیشتیمانی کوردستان بگیرێ ڕخنە لە ئەندامانی مەکتەبی سیاسی یەکێتی نیشتیمانی کوردستان بگیرێ حەزەکە ئێستا من لەسەر تەلەڤیزیۆنە دا ڕخنە لە ئەندامانی مەکتەبی سیاسی خۆم دەگرم ئەمە شتێکی زۆر ئاسایی زۆر تەبیعیە ناو ئەفۆن پرسیارێک ماوە مەسەلەی دەوڵەتی کوردی و هێزی پێشمەرگە من نەبوو تو هێزی پێشمەرگە و مقاوماتی هێزی پێشمەرگاوە نیە بە پێچەوانەوە من ڕەنگە لە ڕێیەکەی کاک ئەحمەد تۆزێک جیاوازم لەوەیان کە هێزێکی نیشتیمانی نییە نازم هێزی نیشتیمانی ئەگە بە شێوەی بڵێ هێزی فەرمی بە فەرمی نەکرابێتن بەو شێوەیە بەڵام هێزی نیشتیمانی کە بە سینجی خۆی دابێتە بەرگورە لە سەنگەرەکانی پێشەوە بێ تا ئێستا زیاتر لە 1300 شەهیدت دابێ بەبێ جیاوازی کە دوژمن تەقلێ دەکە ناپرسی ئەمە یەکگرتووە ئەمە یەکێتی ئەمە پارتی ئەمە گۆڕانە هجوم دەکە و شەڕت بۆ دەکە و شەهید لێ دەداتن ئەوە پێشمەرگەیە کە چۆتە ئەو شەڕەیە لە پێ ناوخاک و نیشتیمانی ئەدی نیشتیمان چییە؟ نیشتیمانی چێم دکتۆر علی ئەو پرسیارانەی لە جەناب ئەوە قرار بۆ پێشتر دقەیەک یەک غەڵەت نەکەین مەسەلەی هێزی نیشتیمانی لەگەڵ هێزی بڵین یەکگرتوو ئەگەر ئەوە بێکەوە کە پێشمەرگەر لەو ڕۆژەی کە دۆمەزرۆ هێزێکی نیشتیمانیە بووە زۆر جەرێمە قسەیەک دەکەین ڕەنگە هەلایەکی ئەوژە نازانم هێزی نیشتیمانی یەکسان هێزی نیشتیمانیە چواردە لیوای مشترەکی هەیە سەر بە وزارەتی پێشمەرگە و وەزیرەکەش لای هەواڵکا ئەحمەد سەرپەرشتی دەکات ئەوانی دیکە سەر بە زێرەوانین وەزیری ناوخۆی حکوومەتی هەرێمی کوردستان سەرپەرشتیان دەکات هێزە حەزبیەکان زۆر کەم ماون کە هەر نەباونەوە خەریکە هەر ئاسەواریان نامینێ ئەوەی دیکە ئەمریکا بڕیاریدا ئەو دوو لیوایەکێکی نەگرتووە چەند لیوای دیکەش تەشکیل دەبێ مهم بوویتە هێزێکی مشترەک و لە ڕۆژی دامەزراندنی خۆی هێزێکی نیشتیمانیە ئەو دەستەواژەیەکی قەت ڕەوانیە شایستەی خەبات و بەرخودان و قوربانیدانی پێشمەرگەنیە ئەوەی دووەم کاکە ئامادەکاری بۆ دامەزراندنی دەوڵەت کرایە چون نەکرایە کاتی خۆی ئەگەریەیەکە کچێک ناوی کوردستان بانای دەیتوانی بە فڕۆکەش لەسەر تورکیادا دەرباز بێ ئێستا تو دەچی ئەڵەمی کوردستان ئەڵای کوردستان لە دیاربەکر هەڵدەدەی چون ئامادەکاری نەکرایە لێرە کە تو مؤسساتی دەوڵەت بوون دادەمەزرێنی بەشێکی ڕەبت نییە بە بەرخودانی باکوورەوە چونکە تۆ ناتوانێ ئێمە لە ئێران لێرە تو مؤسساتت دامەزراندووە
مؤسساتی گەورە لە زانکۆوە بگرێتەوە مؤسساتی ئەمنی زەبەڵاح هێزی پێشمەرگە دەوڵەتێکت دامەزراندووە زەمینەیەکت ئامادە کردووە ئەمڕۆ ڤیکتۆر ئۆربان چی بوت سەرۆک وەزیرانی هەنگاریا ڕسمی کاکە لەسەر شاشەی تەلەڤیزیۆن ڕاستەوخۆ پشتگیری دامەزراندنی دەوڵەتی کوردی کرد واتە زەمینە بۆ حاضر کراوە زەمینەی نەفسی سایکۆلۆژی دەولی خەریکە کورد لەسەر ئەو بابەتە زۆر ئیشی کردووە ئێستا ئەوەی ملاحەزا بوو ئێستا وەڵامی پرسیارەکەش ئەوەی دوام کاکە منیش لەگەڵ ئەو برادرانم 101 ساڵ لەمەوبەر شێخ عەبدولسەلامی بارزانی یەکەم کەس بووە لەسەر سیاسەت لە سێدارە درابی یەکەم کورد بووە لەسەر سیاست لە سێدارە درابی یەکەم کوردە بە محکەمە لە سێدارە درابی 101 ساڵ قوربانیان داوە نەک خەباتیان کردووە چونکە لە ساڵی 1894 یەکەم جار بارزان ئاگری تێبەدرا وڵای سوالی ئەو خوشکەش طبێ یەکێک لە بڵێن هەدەفە هەرە گەورەکانی ئەم سەردانەی جەنابی سەرۆک و شاندەکەی بۆ مەسەلەی پرچەکردنی پێشمەرگە بوون و لە ئەمریکاش وعدیان پێدرەوە بەڵام لەسەر ئەوە ناکۆک بوون تقریبا کێشەکە ڕەنگە زیاتر لەوەدا بێ بەداخەوە ئەوەی کە ئەو بەرنامەیە کە پێشتر بیری تەقدیمی کردبوو على ئەساس چەک ڕاستەوخۆ بە پێشمەرگە بدرێت و بە هێزە سونیەکان دیارە بەم شێوەیە نادەن چونکە ڕۆژی پاشتر وەزیری بەرگری ئاشتون کارتەر گوتی کێمە چەک ڕاستەوخۆ نادەن دەدەن بە پێشمەرگە لە هەنگاریا و من یەک پرسیارم لێکرا ئایا دیاری نەکردنی سنووری هەرێم و ئەعلانکردنی دەوڵات پەیوەستە بە مەسەلەی بەرزانی و نابەرزانیەوە پەیوەستە بە نەبوونی ڕێککەوتن لە نێوان هێزە سیاسیەکان لەسەر دیاریکردنی بەرکەوت و ئیستحقاقەتەوەیەکان لەم قۆناغەیە و چۆن ئامانج دیاریکەین چۆن میکانز دیاریکەین چۆن نەخشە دیاریکەین چۆن گومانەکان بڕێوێنینەوە چۆن هاوچارەنووسی زیادکەین بۆ دەوڵەت دروستەکەین چی گۆڕاوە چۆن دروستیەکەین چۆی ئەهێنێنە دی ڕۆڵمان چۆن دابشکەین ئیسلامیەکان چی بکەن یەکێتی چی بکە پارتی چی بکە هەمومان بەیەکەوە چی بکەین پێویستیمان بەڕێککەوتنێکە لەسەر بەرکەوتی نەتەوەی و چۆنێتی گەشتن بۆ بەرکەوتنە لەم قۆناغەیە ئەوە ڕوحی مەسەلەکەیە ئێمە بەم جۆرە ئەتوانین بەڕاستی زۆر نزیک ببینەوە لە 1 ساڵ هەتا 4 ساڵی تر لەسەر من بنووسن ئەگەر خۆمان هەبین دەوڵەتی کوردستانی باشوور دامەزرێ وەڵام من هەڵبەت لە قسەی برایەکی بەڕێزمان بە ناوی کاک ڕێبار باسەوی کە دەڵێ حکومەتی هەرێم باسیەوەت کردووە کە بودجەش نەبووە چەندین موچەی داوە یعنی تا ئێستا بۆ ئاگاداری بەڕێستان تەنها موچەی مانجی دوو درراوە چەند مانجێک موچە دواخرا وەڵام لە بەڕێستانە پرسیمەوە خەڵکی ئەکادیمی و تەلەبەی زانکۆن ئەگەر ڕوخسەتە بێ پرسیارێت کە من وڵام بدەم وەڵام چەند ملیارد دۆلار حکومەتی هەرێم عەجزی هەیە پێشەوەی بزوتنەوەی گۆڕان بێتە سەر قاسەیەکی بەتاڵ و بە عەجزیشەوە عەجزەکە ڕقەمەکە زانی زیاد لە 10 ملیۆن نزیکەی 15 میلیارد دۆلار عەجزمان هەیە ئەمە یەک لەو مۆزوعانە دوو هێزی پێشمەرگە دەورێکی قارەمانانەی بینیوە دەورێکی مێژووی بینیوە ئەرکێکی زۆر قورسی لە ئەستۆ گرتووە بەڵام بەداخەوە هێزی پێشمەرگە لە فترەی پێشوە لە سەردەمی شەڕی ناوخۆیە وەزعێک دروست بووە کە هێزەکانی پێشمەرگە دابەشبووە بەسەر یەکەی هەفتا و یەکەی هەشتا لە پەرلەمانی کوردستانەوە هەروەها سەرۆکی هەرێمیش بڕیارێکی دەرکردووە بۆ یەکخستنی هێزی پێشمەرگە و بە پیشەیکردنی هێزی پێشمەرگە تا ئێستا پرچەک نەکراوە بە شێوەیەکی علمی و ئەکادیمی و لە ئاستی ئەم مەسئولیەتەوە هەڕەشانەیە بێکە لە سەرێتی بۆ نمونە بینیمان لە ماوەی شەو ڕۆژێکە شەنگار داگیر کرا گوندی بەشیر داگیر کرا بەشێک لە سنووری کەرکووک داگیر کرا بەشێکی زۆری ناوچەدابڕاوەکان لە ناو 24 ساعتە وەکو جەلەولا و سعدی و جەبار و قەرەتەپە داگیر هی ئەوە بوو کە هێزی پێشمەرگە بایەخی خۆی پێنەدرا بوو دەوری خۆی پێنەدرا بوو پڕچەک نەکرا بوو هێزی پێشمەرگە بە 2 مانگ 3 مانگ جارێ 500,000 ئێمە پێمان وایە هێزی پێشمەرگە لایەنی کە بێ موچەکەی موچەیەکی شایستە بێکە لە ئاسدەورەکەی بێت سەبارەت بە پرسیارەکان وەڵا پرسیار زۆرە بەشێک لە پرسیارەکان ئاراستەی من کرا بۆ ئێمە پێمان وایە پێشمەرگا بێ بە شێوەیەکی ئەوتۆ پرچەکرێکە لە ئاستەوە ڕەشانە بێ لە ئاستە و دەورە بێکە لەسەر شانێتی هەروەها پێمان وایە هێزی پێشمەرگە تا ئێستا ئەبینین چەندین مەسئولی محوەرەکان خەڵکی حزبین ئێمە پێمان وایە بێ خەڵکی پیشەیی بێ و خەڵکێک بێ دەوری عسکەری بینی بێ دەوری ئەکادیمی بینی بێ بەرنامەشمانە بێ لەسەر هێزی پێشمەرگە و قسەکردن لەسەر ئێمە وەکو بزوتنەوەی گۆڕان کە چوینێتە ناو حکومەتەوە هەڵبەتە هەنگاومان ناوەیەکێک لە هەنگاوەکان ئەجیندای بزوتنەوەی گۆڕانەوە بووە
دام و دەستگاکانی حکوومەتی هەرێم بە پیشەوی و نیشتیمانی بکرێت کاتم نەما داوای لێبوردنەکەم بەشێک لە پرسیارەکانمان وەڵام نەداوەتەوە برادرانش قسەیان کرد من لە دکتۆر عەلیە پرسم ئەگەر هێزی پێشمەرگە هێزێکی پیشەی و یەکگرتووە بۆ سەرۆکی هەرێم بڕیاری لەسەر دەرکرد بۆ پەرلەمانی کوردستان بڕیاری بۆ دەرکرد بڕیارێکی تایبەتی دەرکردووە بۆ یەک خستنی هێزی پێشمەرگە و بە نیشتیمانیکردنی هێزەکانی نیشتیمانیکردن جنابی سەرۆک جارێک زۆر تووڕە بوو لە سەرەوەی گوتی قبول ناکەم بە هێزی پێشمەرگە بکوترێت هێزێکی نانیشتیمانی هێزێکی نیشتیمانی بۆ کاک ئەحمەد پرسیارکرا وەڵام نەداوەتەوە کاتم نەما واتە بێ کاک برادێک بە ناوی کاکاروان پرسیاری کە دەڵێ بزوتنەوەی گۆڕان بۆ چووە بەشداری سەردانەکەی کردو بزوتنەوەی گۆڕان تا ئێستا شەریک نییە بەشدارە لە حکومەتیەک دوو بۆ سەردانانە مافی خۆیەتی بەشداری تێ بکە ئەو پرسانە پرسی زۆر سپاس بۆ کاک ئەحمەد عەزیز ئەنجامی جوڵاتی نیشتیمانی بزوتنەوەی گۆڕان داوای لێبوردنەکەم کاتی بەرنامەکەم کۆتایی هات سپاس بۆ مامۆستا ئەبوبەکر عەلی ئەندامی سەرکردایەتی یەکگرتووی ئیسلامی سپاس بۆ دکتۆر شوان عوسمان ئەندامی ئەنجومەنی ناوەندی یەکێتی نیشتیمانی کوردستان سپاس بۆ دکتۆر عەلی تەتەر ئەندامی سەرکردایەتی پارتی دیموکراتی کوردستان کۆنتڕۆڵەکانتان ئامادە بکەن کەس دەست بە دەنگدان نەکە ئاچینە لای ڕاپرسی کۆتایی ناوە مەڵقەی دووجار بیرکەرەوە لە دوای زیاتر لە 7 خولەک گفتوگۆکردن ئایا سەردانەکەی بارزانی بۆ ئەمریکا دەبێتە هۆی دامەزراندنی دەوڵەتی کوردی ئەمانەوێ بزانین گۆڕانکاریەکان لە ڕاوبۆچوونەکان چەنن بەڵێ نەخێر بڕیارم نەداوە بەڵێ ژمارەیەکە لەسەر کۆنتڕۆڵەکانتان نەخێر ژمارە 2 بڕیارم نەداوە ژمارە 3 ئاگادارم کردنەوە دەست بە دەنگدان بکەن گراوڕێیانی کۆنتڕۆڵ فەرموون ئایا سەردانەکەی بارزانی یاخود سەردانەکەی سەرۆکی هەرێم بۆ ئەمریکا دەبێتە هۆی دامەزراندنی دەوڵەتی کوردی کەمتر لە 10 چرکەمان ماوە بەڵێ کاتی دەنگدان کۆتایی دۆکۆ بینن سەبارەت بە ڕاپرسی دووهەم 67% ئەڵێ بەڵێ 33% ئەڵێ نەخێر 0% بڕیاری نەداوە ئەرکنەبێ کاکەلادێ ئەنجامی ڕاپرسی یەکەم لەسەر شاشەکە عەرز بکرێ وەکو لە ڕاپرسی یەکەمە دەرەکەوێ 42% دەنگی بۆ بەڵێ داوە 7% دەنگی بۆ نەخێر داوە و 41% دەنگی بۆ بڕیارم نەداوە داوە ئەرکنەبێ هەردووکی دەرکەوێت لەسەر شاشەکە بۆی بەراوردێکی بکەین پرسیاری مەڵقەی دووجار بیرکەرەوە بۆ ئایا سەردانەکەی بارزانی بۆ ئەمریکا دەبێتە هۆی دامەزرانی دەوڵەتی کوردی قوتابیان و خوێندکارانی زانکۆی لوبنانی فەڕەنسی لە هەولێر لە بەشی یاسا بەم شێوەیە دەنگدانیان لەسەر کردووە لە ڕاپرسی یەکەمە لە 42 ئەڵێ بەڵێ لە ڕاپرسی دووەمە زیادی کردووە بۆ لە 67 گۆڕانکاریەکی بەرچاو لە ڕاوبۆچوون هەیە لە ڕاپرسی یەکەمە 17% ئەڵێ نەخێر لە ڕاپرسی دووەمە بە هەمان شێوە گۆڕانکاریەکی بەرچاوی ئەڵێ 33% ڕەئی گۆڕاوە ئەڵێ نەخێر لە ڕاپرسی یەکەمە 41% وا دیارە ڕاڕاییە کە بووە بڕیاری نەداوە چاوەڕێی گفتوگۆکە بووە بەڵام لە ڕاپرسی دووەمە بووە بە 0%. بەڵێ ئەزیزانم من وەکو کاک ئەبوبەکر وتی وەزعەکە لەبارە کێشەکە سەردارە بۆیە ئەرکی سەرۆکی هەرێم ئەوی ئێستا بێیان لە داهاتووە کەسێک بە ئەرکێکی قورسە بێت بۆ ئەوەی کار بکات بۆ دامەزرانی دەوڵەتی کوردی و کۆتاییش وەکو چۆن بەوە دەستم پێکرد بە شعرێکی فایق بێ کەسێنم ئەڵێ ماتەمێنی تابەکەی دەیپێکەنە و سەر هەڵبڕا مفتەخیر بە شوهرەت دوا عالەمی گرتۆتەوە نەکبەتی لاچوو سەعادەت بۆتە پشتیوانی تۆ کەوکەوی بەخت و فریشتت بەرزە ئەدرەوشێتەوە ڕێزی یادگار فایق و تەواوی ستافی بەرنامەی دووجار بیرکەرەوە لە شاری هەولێر و لە سلێمانی ئەزیز بکەن هەولێریش ئەزیزە بۆ ئینەکەن بەڕەخنەیەک لەسرم تا بەرنامەیەکی تر خواتان لەگەڵ و ماڵتان ناوابێت.